بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. يا ربنا لك الحمد ولك الشكر كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم إنا نعوذ بك من أن نشرك بك شيئا نعلمه ونستغفرك لما لا نعلمه. اللهم آمين وبه نستعين. براني بريز خوشويستم خشكاني بريزم، السلام عليكم ورحمة الله وبركاته. لخوای گەورە داواکارم بۆ خاتری ناوەکانی بۆ خاتری ئیسمی عەزەمی من موافق بکا بتوانم ئەوەی ئەمەوێ بیگەێنم بە جوانی بیگەێنم و جەنابیشتان موافق بکات بتوانن لێم تێ بگەن ئینشاءالله. برانی بەڕێزم لە خولی ئیلحادناسیمان بەردەوامی گەشتینە کۆتا ئەڵقەمان لە قۆناغی یەکەم. ئەویش بابەتی چییە؟ بابەتی پەرەسەندن، ئیلحاد و پەرەسەندن. تیۆری پەرەسەندن طبعاً وریابن هەنێکەڵێ بیردۆزی پەرەسەندن. لە ڕاستیە ئەمە هەڵەیە، وشەی بیردۆز بۆ پەرەسەندن بەکارهێنان هەڵەیە، چونکە بیردۆز واتە ئەو شتەی کە چەسپاوە بە تاقیگە بە ئەزمونە تاقیگەیەکان لە ئەنجامی زۆر دووبارە بوونەوە بۆ بە شتێکی دڵنیایی و یەقینی. بەڵام بەڕاستی پەرەسەندن تیۆرە، یعنی لە بەرزترین حاڵەتیە. ئەنا ئینشەڵا باسی یەکەین لە خوڕافە و ئەفسانەیە زیاتر نییە، بەڵام لە بەرزترین حاڵەتیە تیۆرە، واتە شتێکی یەکلاکەرەوەی چەسپاو نییە. ئەمە ڕووکو معلومات. ئەم تیۆرە لە نزیکەی 170 ساڵێکە بازاڕی گەرمە. مێژووی ئەم تیۆرە کە لەلایەن کەسێکەوە بە ناوی داروینەوە دانرا، طبعاً پێش داروین ئەم تیۆرە لای مسلمانەکان باسی بووە، ئەوە باس ناکەم. ئیبن خەلدون قسەی لەسەر کردووە، ئیبن مەسکەوی قسەی لەسەر کردووە، جاحس قسەی لەسەر کردووە، ئیخوان سەفا جەماعەتێک بوون قسەیان بووە لەسەری، ئەوە باس ناکەم. بەڵام هەر لە ئەوروپا خۆی لامارک کە یەکێکە لە چی؟ یەکێکە لە زانایانی ئەڵمانی ئەگەر غەڵەت نەبم، ئەڵێ بەدامەزێنەری ئەم تیۆرە دانێ و لە ساڵی 1909 کتێبێکی دانا بە ناوی فەلسەفەت العلم الحەیوان. لەم کتێباوەتی چی؟ باسی ئەوەی کەوتی ژینگە کاریگەری هەیە لەسەر چی؟ لەسەر گیانداران. بە جۆرێک هەر گیاندارێک ئەندامێکی زۆر بەکارهێنا، ئەو ئەندامەی چییە؟ بەهێز و چۆن بڵێ بەهێزە بێت. هەر ئەندامێکی کەم بەکارهێنا، ئەو ئەندامەی لاوازە بێت تا ئاستی ئەوەی چییە؟ تا ئاستی ئەوەی ئەو ئەندامەی چیەکە؟ ئەپوکێتەوە. کاتێکە ئەم سیفەتە بۆم گیاندارە دروست بوو، بۆ ماوەی ئەگوێزێتەوە بۆ کوێ؟ ئەگوێزێتەوە بۆ نەوەکانی. طبعاً بابەتێکی زانستیە، ڕەحمەتانی بەگەر لێم تێنەگەن، دوای نووسینەکەتان پێدەم شەغەل لە نووسینەکە حاڵێ بن. بەڵێ ئەمە لامارک ئاوای بوو. جرا هەم کانون ئەم کابرا کە یەکێکە لە زانایەکی ئینگلیزی ئەڵێ چی؟ ئەڵێ لامارک بەدامەزرێنەری تیۆری پەرەسەندن دائەنرێت نەک داروین. لامارک دائەنرێت نەک داروین. بۆ؟ چونکە لامارک هەم باسی هەڵبژاردنی سروشتی کرد، هەم باسی گواستنەوەی سیفەتی بە ماوەیی کرد لە گیانداران. بەڵام داروین لە ساڵی 1836 تەمە داروین لە 1909 بۆ 1982 لەدایک بۆ مردووە. لە ساڵی 1931 بۆ 1936 بوو بە ئەندامی کەشتی بیگڵ. کەشتی بیگڵ کەشتێکی بووە لە بەریتانیا، گەشتێکی کردووە بەسەر دورگەکانە گەڕاوە. ئەڵێ داروین بوو بە یەکێ لە ئەندامی ئەو کەشتێ. پێش ئەوە داروین نەزانا بووە و نە کەسێکی ناوداریش بووە. ڕاستە پزیشک بووە، بەڵام کەسێکی ناودار نەبووە. لە ئەنجامی ئەو گەڕانی ئەو 5-6 ساڵە و تێبینی کردن و ورد بوونەوە لە جۆرە جیاوازەکانی گیانداران، کتێبێکی نووسی بە ناوی چی؟ بە ناوی ڕەچەڵەکی جۆرەکان، ئەصل ئەنواع، The Origin of Species یا Species. ئەمە تقریباً ئاوا کراوەتە کوردی. لەم کتێبا وتی چی؟ وتی زیندەوەران هەمویان لە یەک تاکەخانەوە، یەک خانەی مشتەرەک و دروست بوون. زیندەوەران بەگشتی هەمووی لە یەک خانەوە دروست بووە. وردە ئەم خانە دابەشبوونی کردووە بەهۆی بازدانی هەڕەمەتی کوێرانەی بێمەبەستەوە چی بووە؟ جۆری جیاوازی زیندەوەران دروست بوون. سروشتیش هاتوو هەڵبژاردننی کردووە لە نێوان ئەم جۆرە جیاواز و چەشنە جیاوازانە. ئەوەی گونجاو بووە و
بەهێز بووە بۆمانەوە هەڵی بژاردووە ئەوەی نەکونجاو بووە ناوی بردووە. ئەمە زۆر بە سادی. دووبارەکەمەوە زیندەوەران هەمووی لە یەک تاکەخانەوە دروست بوون. ئەم تاکەخانە وردە وردە دابەشبوونی بەسەرا هاتووە بە بازدانی هەڕەمەکی وردە وردە گیانەوەرە تاکەخانەکان دروست بوون، اینجا گیانەوەرە فرەخانەکان دروست بوون، اینجا بە بازدانی هەڕەمەکی چەندین جۆر و چەشنی جیاوازی گیانەوەران دروست بووە. ئەم گیانەوەرانە ئەوەی گونجاو بووە لەگەڵ ژینگەکە و توانای مانەوەی هەبووە سروشت هەڵی بژاردووە. ئەم پێڵەن هەڵبژاردی سروشتی ئەوەشی نەبووە سروشتی کردووە لە ناوی بردووە. ئەم دروستبوونی ملیۆنەها جۆری و چەشنی جیاوازی زیندەوە لە تاکەخانەیەکەوە کاتێکی زۆر زۆر زۆری پێچووە و بە ڕێکەوتیش بووە. و بە چی بووە؟ بە ڕێکەوت بووە. ئێستا لە دوای درێژەکەی باسە. بەڵێ تەمان لە کتێبەکە چوار بنەمایدانا داروین بۆ بیردۆزەکەی. یەکەم وتی چی؟ وتی بنەمای یەکەم هەڵبژاردنی سروشتی. ئێستا باسیەکەین. بنەمای دووەم بازدانی هەڕەمەکی کوێرانە. بنەمای سێیەم زۆرانبازی بۆ مانەوە ئەسڵام نەجل بەقا. بنەمای چوارەم خۆسازدان لەگەڵ ژینگەی دەوروبەر. ئەم چوار بنەمای دانا بۆچی؟ بۆ بیردۆزەکە. یعنی وتی گیانەوەران لەسەر ئەم چوار بنەما زیادیان کردووە و چەشنەکان و جۆرە جیاوازەکانیان بۆ دروست بووە. باش ئەم تیۆرە بۆچی لە کاتی خۆیان گرنگی پێدرا و گەشەی کرد؟ چونکە لە کاتی سەردەمی داروین زانیاری دەربارەی خانە و سەرەتای خانە و پێکاتەی خانە لاواز بوو. ئەسڵەن نەک لاواز بوو، ئەسڵەن داروینیەکان یا تا پێش سەردەمی داروین قەناعەتیان وا بوو مادەی زیندوو لە مادەی نازیندووە دروسە بێت. ئەیانوو مێش و مەگەز لە گۆشتی گەنیوە دروسە بێت. گۆشت مادەیەکی نازیندووە ئەم مادە زیندووە لێ دروسە بێت. ئێرنست هیکڵ کە یەکێک کە خۆی بەسەرکی داروینی یعنی یەکێک بۆ لە قوتابیەکانی داروین کە تەنانەت ئەوەندە باوەڕی بە ئەم بیردۆزە بۆ خۆی ناوناوە سەگی داروین ئەڵێ خانەش هیچ نییە وەکو ئیلا میزەڵدانێکە پڕە لە مادەی جەلاتینی. یعنی تێڕوانینیان بۆ خانە ئاوا سادە بووە، تێڕوانێکی بەقوت نەبووە. قەناعەتیان وا بووە تەولیدی زاتی ئەبێ. واتە چی؟ واتە مادەی زیندوو لە مادەی نازیندووە دروسە بێت، چونکە ئەوان لە گۆشت ئاوێنی کرم دروسە بێت. هەتا وەکو 5 ساڵ دوای ئەم کتێبەی لەکەیە بڵاو کردەوە داروین 1859 ئەم کتێبەی نووسی. لە ساڵی 1864 لویس پاستەری فەڕەنسی توانای تاقیکردنەوەی بکات بیسەلمێنێ مادەی زیندوو لە مادەی نازیندووە دروست نابێت. ئەوەی کە قەناعەتان وایە مێش و مەگەز لە گۆشتەوە دروست بووە ئەوە لە پێشە هەواکە پیس بووە بە گەرای ئەو مێش و مەگەزەوە. ئەو هەوا گەراکانی لەسەر گۆشتەکە داناوە دووبارە گۆشتەکە بۆتە ژینگەیە بۆ گەشەکردنی ئەو هێڵکانە نەک ئەوەی دروست بوو بێت. کەواتە بەهۆی چی؟ بەهۆی ئەوەی تێڕوانین بۆ خانە ئاوا لاواز بووە و زانست بەرەو پێشدەچووە ئەم بیردۆزە لەو کاتە گرنگێکی چی بووە؟ گرنگێکی پێدراوە. اینجا هەر داروین خۆی ئەڵێ چی؟ ئەڵێ ئەم قسانەی من ئەیکەم لە داهاتوودا بەهۆی دۆزینەوەی بە بەردبووەکان کە دوای باسیەکەین چییە؟ پێشکەوتنی زانستی ئەو بەڵگانەی کە من ئێستا ناتوانم بیسەلمێنم زانست پێش ئەکەوێت و ئەیسەلمێنێ کە ئەم قسانەی من چییە؟ دروست. ئێستا درێژەکەی باسەکەی پشتیوانی خۆ. بۆ چوونی مرۆڤایەتی بە گشتی خوشکبرایانم بۆ خەڵق چۆنە؟ سێ بۆ چوونمان هەیە. تەواوی مرۆڤایەتی باوەڕیان بە سێ بۆ چوونێ بۆ دروستبوونی خەڵق. بۆ چوونێکیان پێوەتێ بۆ چوونی بەدیهێنانی سەربەخۆ، یعنی خەڵقی مستەقیم. ئەمانە ئایندارەکانە من و تۆی. قەناعەت لە موسڵمان و جوولەکە و مەسیحی ئەمانە. قەناعەتمان وایە خوای گەورە بە مەبەست بە ئیرادە بە ئامانجێک تەواوی جۆرە جیاوازەکانی زیندەوەرانی بە یەک پاکێج دروست کردووە. هیچ زیندەوەرێکی لە زیندەوەرێکی ترەوە دروست نەکردووە، یعنی پەرە نەسەندووە. واتە لە خوشۆکەوە باڵندەی دروست نەکردووە، نەخێر خوشۆکیشی دروست کردووە لە یەک کاتا و باڵندەش. لە چوارپێوە ماسی و ئاویەکانی دروست نەکردووە، نەخێر ورچیشی دروست کردووە و
حوتیشی دروست کردووە لە یەکات. ئەمە باوەڕی ئێمە دوایش بەڵکان هێنینەوە. جۆری دووەم باوەڕیان وایە بە چی؟ بە پەرەسەندنی ئاراستەکراوی خودایی. ئەمانەی چین هەر ئاینیدارەکان ئەڵێن چی؟ ئەڵێن خوای گەورە جارێ خانەی یەکەم کە نازیندووە بە ئەمری خوا بۆتە خانوویەکی زیندوو. ئەمە یەکەم. و ئەم خانە زیندووە کە دابەشبوونی بەسەرا هاتووە بۆتە فرەخانە و وردە وردە گیانەوەرە تاکخانەکان و اینجا فرەخانەکان و اینجا چەشن و جۆرە جیاوازەکانی زیندەوەران دروست بووە لەژێر چاودێری خوا دروست بووە. واتە بە پەرەسەندن هاتووە. بەڵێ باڵندە لە خشۆکەوە دروست بووە، بەڵێ ئاویەکان لە وشقاویەکانەوە دروست بوون مەسەلەن، باڵندە با بڵێن لە دەینەسوورەوە دروست بووە مەسەلەن. بەڵام ئەمە هەمووی بە ئەمری خوا لەژێر چاودێری خوا بووە. بەڵگەش بوو ئەمانە تەبعاً ئایەت هێننەوە وەکو ئێمە باسی موسڵمانەکان بکەین کە بەڵگەکان دوایی ئەم دوو ئایەت هێنێتەوە، بەڵام لەولاوە دەیان ئایەت دژی چییە؟ دژی ئەم بەڵگانەیە. خوای گەورە فەرمی ئەوان ئەڵەن چی؟ خوای گەورە فەرمی چی؟ وەقەد خەلەقەکوم ئەطوارا. خوای گەورە فەرمی چی؟ ئێوەم بە چی دروست کردووە؟ بە ئەطوار، یعنی بە هەنگاو بە هەنگاو، بە پەرەسەندن. تەواو کەواتە ئێمە چی؟ ئێمە مرۆڤ لە چی دروست بووە؟ لە باوانێکی دروست بووە کە پێوتێ بەشەر، وەکو شەحرور ئەڵێ بەشەر جۆرێکی چی بۆ؟ جۆرە مەیمونێکی یا نێردەرتاڵ بۆ، دوای هۆمۆ ئیرۆکتۆس بۆ، دوای هۆمۆلۆرا ئیسپیکۆس بۆ، تا کۆتایەکەی ئەو ناوانەی کە دوای باسێتی. بەڵام ئەم ئاەتە کە باسی ئەطوارە ئەکا باسی چیەکە؟ باسی تەوری دروستبوونی ئینسان ئەکا. من چی؟ من طین، من تراب، من طین، طین لازم، من حمأ مسنون. واضح براكانم؟ يان من نطفة، من علقة، من مضغة، من فكسونا العلاقة عظاما، أو أنا أطوار كان. واضح براكم؟ بويا چیە؟ بۆیە پەرەسەندنی ئاراستەکراو لە ڕاستیە چییە؟ لە ڕاستیە قبول نییە. اینجا ئەو کەسانی کە باوەڕێ ئەمە پەرەسەندنی ئاراستەکراوە هەیە دێن تەئویلی ئاەتەکانەکەن. واتە قورئان ئەکەنە چی؟ ئەکەنە تۆمەتبار و لە قەفەسی تۆمەتا دانێن، زانست ئەکەنە دادوەرێک و ئەبێت زانست بێت، بەکەڵەم زانست تیۆری پەرەسەندن بەسمە، تیۆری پەرەسەندن بێتە دادوەرێک و بێت چی بکات؟ بێت قورئان دادگایی بکات. یعنی ئەبێتی قورئان ملی ئاەتەکان و دەقیقان لارکەینەوە تا لەگەڵ ئەم تیۆریە کە لە ئەسڵا خۆی فەرەزێش نییە، گریمانەش نییە، بەڵکو خوڕافە و ئەفسانەیەکە بگونجێنی. واضح براکەم؟ بەڵێ. جۆری سێمیان پێوتێ چی؟ پێوتێ بەدیهێنان بە شێوەی پەرەسەندنی داروینی کە ئەمە زیاتر مولحیدەکان پشتگیری ئەمە ئەکەن. بۆ؟ چونکە بەدیهێنان بە شێوەی پەرەسەندنی داروینی باوەڕی بە چی هەیە؟ باوەڕی بەوە هەیە زیندەوەرەکان بە بێمەبەست، کوێرانە، بە هەڕەمەکی، بە بازانێکی کوێرانەی هەڕەمەکی چەندین جۆر و چەشنی جیاوازیان لێ دروست بووە. خانەی نازیندوو لە خانەی زیندوو لە خانەی نازیندووە بە کاریگەری مادە سروشتیەکانی ئاو و هەوا و ئەو گازانە دروست بووە. مهم ئەوانەی باوەڕیان بە پەرەسەندنی داروینی هەیە دەستی خودا جەلە جەلالەهو لە ئیشەکە دەرئەکەن. ئیلحادیش ئەمەی ئەوێت. بۆیە تا ئێستا پشتگیری بەهێزی بیردۆزی داروینی ئەمەیە. براکەم، بۆچی ئەم تیۆری پەرەسەندن نەبیردۆز بۆچی پشتگیری ئەکرێت؟ چونکە پشتگیری ئیلحادە. ئەم تیۆرەش لە کاتێکا سەری هەڵدا کە ئیلحاد دوای شۆڕشی فەڕەنسی لە سەدەی هەژدە کە ئیتر ئیلحاد بەرەو دەسڵات ئەچوو. باسمان کرد لە مێژووی ئیلحادە. بۆیە ئێمە تیۆریەک پێش تیۆری بیگ بانگ تیۆری چیمانە بوو؟ ستیدی ستەیتمانە بوو، تیۆری باری جێگیر کە قەنەعەتی وا بوو هەسارەکان و ئەستێرەکان و مادە ئەزەلیە هەر بووە. ئەی زیندەوەران چۆن دروست بوون؟ ئەبێت تیۆری هەبێ کە ئەوان قەنەعەتی ئەوا بێ مادە هەر بووە، ئەمە دەستی خوا لە ئیشەکان نامێنێت. ئەی بۆ زیندەوەران ئەبێت تیۆری هەبێ پێناسەی دروستبوونی زیندەوەرانیش بکات بەبێ تەداخڵاتی ئیلاهی. ئەم تیۆرە تیۆرێکی چاک بوو، بۆیە گرتیانە دەست و تا ئەسەی چییە؟ دیفاعی لێ ئەکەن. ئێستا بین شیکاری ئەم بەنەمانەی داروین کە یەکەم هەڵبژاردننی سروشتی. طبعا هەڵبژاردننی سروشتی ئەڵێ چی؟ ئەڵێ سروشتی بێ ئاگا مادە، ئەمە سروشتە بێ ئاگا مادە چیەکە؟ ئەڵێ دێت لە نێوان جۆرە جیاوازەکانی زیندەوەران هەڵبژاردن ئەکا، بێژنگێکی پێیە، لە بێژنگیان ئەدا،
ئەوەی گونجاوە لەگەڵ ژینگەکە و توانای مانەوەی هەیە ئەوە هەڵەبژێری وە هێڵێتەوە ئەوەیشی نەگونجاوە چیەکە لە ناوی ئەدا ئەمە بە مەبەست ئەکا نەخێر بێ مەبەستە بە ئیرادەیە نەخێر بێ ئیرادەیە هەڕەمەکیانەیە یا سیستماتیکە هەڕەمەکیانەیە واضحە براکانم هەر زیندەوەرێک کە سروشت کە هەر زیندەوەرێک کە لە ئەنجامی گۆڕینی بۆ زیندەوەرێکی تر یعنی هەر زیندەوەرێک کە لە چەشنێک و ئەگۆڕێ بۆ چەشنێکی تر ئەبێتە هەڵگری کۆمەڵە سیفاتی جیاواز مەسەڵەن خوشۆک بوو بە باڵندە باش سروش دێت ئەم سیفەتە نوێیە بە بۆ ماوەی ئەگوێزێتەوە بۆچی بۆ نەوەکانی چی نەوەکانی ئەو چەشنە واتە کاتێک خوشۆک بوو بە باڵندە ئەم باڵندە چیەکە سیفەتی باڵندە بوون بۆکو بۆ ماوەی ئەگوێزێتەوە بۆ کێ ئەگوێزێتەوە بۆ نەوەکی لە ڕاستیە ئەم بابەتە تاوەکو گریگۆڵ مەندڵ تا پێش ئەو لە ناو ئەندازانسەکە قەنەعەت وابوو کە بەڵێ ئەوە هەڵبژاردنی سروشتیەوە ئاکا سیفەتە بۆ ماوەیەکان بگوێزێتەوە بەڵام کاتێ گریگۆڵ مەندڵ هاتوو بۆ چوونەکانی دەربارەی بۆ ماوە بڵاو کردەوە وتی سیفاتە بۆ ماوەیەکانی نەوەکان هەر چەند جۆرا و جۆر بن ناتوانن جیاواز بن لە سیفاتی باوانەکانە واتە ناکرێ خوشۆکێک ببێتە باڵندە بەڵام سیفاتی باڵندەی بۆ ماوەیەکەی جیاواز بێت لە سیفاتی خوشۆکێکی واضحە براکانم ئەمە خاڵێکی تر سیفاتی هەر گیانەوەریەکە هەڵگری سیفاتێک بێ ئەم سیفاتە بە هۆکارە لە هۆکارەکان وەریگرت بێ ناگوێزرێتەوە بۆ نەوەکان نمونەی چۆن بە درێژایی مێژوو خوشکی بەڕێز من ئێمە پەردەی کچێنیمان هەیە و پەردەی کچێنیش ئەدڕێ ئەم سیفەتە کاتێک کچێک مناڵێکی کچ لەدایکە بێ هەمان سیفەتی هەیە ئەی چۆن ئەم سیفەتە لە دایکەوە نەگوێزرایە بۆ نەوەکانی خەتەنەکردن بە درێژایی مێژوو لە نێوان موسڵمانان و جوولەکە بڵێن 4000 ساڵە هەیە بۆ ئەمە نەگوێزرایەوە ئەوانەی لە بوارەکە مەسن کرێکارێکە و بازۆکەی بەقووەتە بۆ مناڵەکەی بە مناڵێکی چییە مناڵێکی لاوازە اینجا زانایەکمانە ناوی چییە ڤایزمان ئەڵمانیە ئەسمانی ماسەیرش ئەم بزانە تاقیکردنەوەیەکی کرد هات چی کرد هات مشکی هێنا 19 نەوەی مشک کلکی ئەبری ئەم مشکە نەوەیەک لەدایکە بوو هەم کلکی هەیە کلکی ئەبری نەوەیەک لەدایکە بوو کلکی هەیە تا 19 وەچە ئەمیشەی دووبارە کردەوە ئەو سیفەتی نەبوونی کلکە لە باوانەوە نەگوێزرایە بۆچی نەگوێزرایە بۆ نەوەکان ئەی ئەگە هەڵبژاردننی سروشتی بێ خۆ ئەم سروشت کلکی بڕی ئەبێ ئەم سیفەتە بۆ ماوانە بگوێزێتەوە بۆچی بۆ نەوەکان بەڵام سێرەکەی چییە سێرەکەی نەگوێزرایەوە خاڵێکی تر لەسەر هەڵبژاردننی سروشتی هەڵبژاردننی سروشتی خەڵق ناکا واتی بەواتە بەدیهێن نییە واتە کاتێکا سروشت چەشنێکی گیانەوەرمان هەیە بە بازدانی هەڕەمەکی ئەبێتە چەشنێکی تر هەڵبژاردننی سروشتی لە نێوان ئەم چەشنانە چیەکە جۆرێکیان هەڵەبژێری کە ئەوەی کە گونجاو بۆ مانەوە نەک ئەوەی چی بکە جۆری نوێ دروستکە نازانم قسە تێگەن واتە هەڵبژاردننی سروشتی خەڵق ناکا بەدیهێن نییە بە زیندەوەری نوێ چی ناکە چینا دروست ناکە بەڵکو چییە بەڵکو لە نێوان باش و خراپە بە قسەی داروینیەکان تەبعان هەڵبژاردنەکە لەوان لە نێوان گونجاو و نەگونجاوە هەڵبژاردنەکە نەک ئەوەی خۆی بێ چی بکە خۆی بێ خەڵق بکە تەبعان ئەوە ئەڵێ چی ئەڵێ ملی زەرافە ئەمە ئەکەن بە نمونە تەبعان ئەم زەرافە لە ئەسڵان نمونەی کێیە نمونەی لامارکە ئەڵێ زەرافە کاتێک ملی کورد بووە بەڵام کاتێکا لەوەڕ لە زەویان نەماوە ملی بەرز کردەوە بۆ گەڵایدارەکان وردە وردە چی بووە ملی درێژ بووە ئەم سیفەتی مل درێژ بوونە گواستراوەتەوە بۆ نەوەکانی ئێستا زەرافە بە ملی درێژ لەدایکە بێت ئێمە وتمان بە تاقیگە و زانە فایزمان لە مشکەکانە کردی ئەمە دروست نەبوو اینجا ئایا ملی زەرافە کە بەهۆی تەنها بەرزبوونەوە بۆ ئەوەی خواردن لەگەڵای دار بخوات درێژ بووە تەنها درێژبوونی ملە وتەواو باشە نمونەیەکی نمونەیەک
ئێمە ئەزانین ئەگەر مل کورد بێت ملی زەرافە بە قسەی ئەوان وەکو با بڵێ وەکو ژیشت بۆ یا وەکو هەر حیوانێکی تر 30 سانتیم بووە. ئەگەر دڵ بۆ ئەوەی خوێن هەڵدا بۆ 30 سانتیم پێویستە کات دڵێکی بچووک بێت، پێویست ناکات دڵێکی گەورە بێت، چونکە پەپێکی بچووکمانەوێت. ئەی کاتی ئەم ملی زەرافە ئەبێتە 3 مەتر، ئەی نابێ ئەم دڵە گەورە بێت تاوەکو پەمپێکی باش بێت بۆ ئەوەی ئەم خوێنە بە درێژی یعنی بە زەخت و هەڵدا بۆ مێشکی ئەم زەرافە. بێگومان بڵێ کەواتە هەڵبژاردنی سروشتی لەبەر ئەوەی داروین تەنها بە مشاهدە جۆرە جیاوازەکانی بینی ئەم قسەی کرد، ئاگای لە ناوەی گیاندارەکان نەبوو. وازحە نەیەزانی ئەم گیاندارەکە ئەگەر بە قسەی ئەم بێت لە ملێکی کورتەوە بۆ ملێکی درێژ ئەبێت، ئەبێت لە دڵێکی بچووکەوە بۆ دڵێکی گەورەش بگۆڕێ. ئەبێت ئەگەر ئەو زەرافە کاتێکە سەردا ئەنەمێت بۆ با بڵێن بۆ ئاوە خوات، ئەوێت چی واکە ئەم خوێنە کە بەم زەختە بۆ مێشکەچێت ئەخۆ بە هەما زەخت بۆ مێشکی ئەچێت بێ مێشکی بتەقێت. ئەوێت چی پێکاتێ لەو مێشکا دروست بێت و چی هینێکی ئیسفنجی لە بەردەمی مێشکی زەرافە هەیە بۆی ئەو زەختە چی بکات ئەو زەختە هەڵبژێت. بەستەکەم یەک شەقشکانی من ئەگەر دەتوان باش بگێنم هەڵبژاردننی سروشتی کە لە دیوی دەرەوە گۆڕانکاری ڕوئەدا، ئەم گۆڕانکاریە تەنها دیوی دەرەوە نییە، بەڵکو دیوی ناوەوەشی چییە؟ گۆڕانکاری تیا ڕوو دەدا. ئەی پێناسەت بۆ ئەمە چییە؟ پێناسەیان بەڵێ. پرسیاری دووەمیان بازدانی کوێر و هەڕەمەکی. تەڵەن بازدان چییە خوشک و برایانی من؟ میوتەیشن یا بازدان ئەڵێ بریتیە لەو گۆڕانانەی کە ڕوو دەدان لە شریتی DNA. ئێمە زان ناو خانە هەرێکێکمانە شتێکمانە پێوتێ چی؟ پێوتێ بۆ ماوە مادە DNA. ئەم DNA هەڵگری جیناتەکان و هەڵگری تەمە کڕۆمۆسۆمەکان هەڵگری چییە؟ سیفاتە بۆ سیفاتەکانی منە. ئەم سیفاتانەی کە لە باوانەوە بۆ چی هاتووە؟ بۆ من هاتووە. ئەم DNA دوو شریتن لە 4 نیوکلۆتاید پێکە پێوتێ ئەدینین، گوانین، سایتۆسین، تایمین. ئەم نیوکلۆتایدانە چین؟ بەرامبەر یەکن. ڕاستی ئەمە بێ ڕەسموهینەکە بیشتان دەم بەرامبەر یەکن. لە کاتی خانە کە دابەش ئەبێت ئەم شریتە چیەکە؟ دابەش ئەبێ بۆی دابەش بێ بۆچی بۆ دوو خانە، یعنی پێوتێ لە بەرگرتنەوە و کۆپیکردن. باش بازدان چییە؟ ئەڵێ کاتێکە ئەم گیاندارە ئەم خانە دابەش ئەبێت و ئەم چریتی DNA دوولەت ئەبێت بۆی بچێتە ناو هەردوو خانەکەوە، جارجارەیە شوێنی ئەم ئەدینین و گوانین و سایتۆسین و تایمینە چیەکە؟ ئەگۆڕێ. بازدانێکی تیا ڕۆدا. ئەم بازدانە ئەبێتە هۆی دروستبوونی چی؟ چەشنی جیاواز. بۆ چونکە هەر گیاندارێک هەڵگری چی خوشکانی برانی من؟ هەڵگری زنجیرەیەکی تایبەتی بۆ ماوەییە. هەڵگری زنجیرەیەکی تایبەتی بۆ ماوەیە. هیچ گیاندارە لە هیچ گیاندارێکتر ناچێت 100%. واتە هیچ گیاندارێکمان نییە ترشە بۆ ماوەیەکانی نیوکلۆتایدەکانی وەکو گیاندارێکی تر بێت. بۆ ئێوە کاتێکە کە گۆڕانکاریە دروستە بێت لە شوێنی نیوکلۆتایدەکان بۆی بازدانێکەوە، ئەمە چی دروستەکە؟ ئەمە چەشنی جیاوازی زیندەوەران دروستەکە. باش تەمەن هۆکاری ئەو بازدانش بۆی چیوە ڕۆدا؟ بازدان بەهۆی هۆکارە ژینگەیەکانی وەکو گەرمی، وەکو چشکی سەر و نەوشەی، وەکو ئەمانە بۆی ئەوە ڕوو دەدا. باش ئایا ڕوودانی ئەم بازدانانە هەڕەمەکیە یا ئاراستەکراوە؟ هەڕەمەکیە بە گوێرەی داروینیزم. کەواتە هەڕەمەکیانە ئەم نیوکلۆتایدە بازانی لەسەر ڕووەدا و لە ناکاوە چەشنێکی جیاوازی زیندەوەر دروست ئەبێت. باش پرسیارێک ئایا کە بازدان دروست ئەبێت ڕێک ئەبێتە جۆرە یعنی چەشنە نوێەکە؟ نەخێر. واتە لە نێوان خوشۆک و باڵدارە کە خوشۆک بۆتە باڵدار، ئایا لەم نێواندا ئەڵقەی نێوەندیمان نییە وردە بازانێ ڕوویداوە ئەم خوشۆکە مەسەلەن تۆزێ باڵی دروست کردووە، بازانێتر پێسەکەی تۆزێ بۆتە پەڕ، دەی بازدانێکی تر، یعنی بەدەیان بازدان اینجا ئەبێت بەدەیان بازدانی یەک لە دوایەکی ئاراستەکراو. اینجا ئەتوانی بڵێ خوشۆکێک ئەبێتە چی؟ ئەبێتە باڵندەیەک. باشە کە بازانێ ڕوئەدا لەوانەیە ئەم بازدانە ئەو ئاراستە نەگرێت کە دوای بێتە باڵندە. ئەو کاتە سروش چییە لە ناویەدا؟ وازح براکانم نازم بابەتەکەم یامە باشتر گەێنەدەم چۆتانمە دڵ نییە یان خۆی تۆزێ جۆرێک. بەڵێ
شێر حاڵێ ئینشاءڵڵا کەواتە بازدانی هەڕەمەکی بەڕێکەوت بۆ ئەوەی گیاندارێک لە چەشنێک و کاتە چەشنێکی تر پێویستی بە چی هەیە؟ پێویستی بە دەیان و سەدان و هەزاران بازدانی سوودبەخشی یەک لە دوایەک هەیە. بۆچی ئەڵم سوودبەخش؟ بۆ ئەوەی ئەم بازدانە جۆرێکی دڵگیر کە ژینگە بێوێ دروستی کات، چونکە ئەگەر بازدانەکە سوودبەخش نەبێ ئەوە زیندەوەرەکە چییە؟ ناگونجێ لەگەڵ ژینگەکە، سروش چی لێکە لە ناوێدا، کەواتە جۆری نوێ دروست نابێت. ئەوێ بازانێ سوودبەخش بێت. دەی سەیریکەن زانایان ئەڵێن چی؟ زانایان ئەڵێن لە ١٩٩ ئەو بازدانانەی لە ناو خانە ڕوو ئەدات لە نیوکلیۆتایدەکانە بازانی زیانبەخش، واتە جۆرێکی واکا زیندەوەرەکە کە لەدایک ئەبێ زیندەوەرێکی ناکامڵ بێ، نائاکام بێ، نەک ئەوەی زیندەوەرێک بێت بگونجێ لەگەڵ ژینگەکە. ئەڵێن چی؟ ئەڵێن بۆ ئەوەی یعنی ئەڵێ لە ١٠٠ سوودبەخشە، لە ١٠۰ بازانەکان سوودبەخشە. ئەڵێ تێکڕای بازانەکان 4 بازدان لە 100,000 بازدان سوودبەخش، یعنی 100,000 بازدان ڕوو بدا لە تۆ و هێلکەی خانە تەنها 4 سوودبەخش. من ئەبێ بەم 4 ئەم ملیۆنەها چەشنی جیاوازی زیندەوەرە دروستکەم. ئایا بە یەک بازدانش زیندەوەرەکە دروستە بێت؟ نەخێر، بەڵکو پێویستی بە چییە؟ پێویستی بە سەدان و هەزاران بازدانی یەک لە دوایەکی ئامانجداری ئاراستەکراو هەبێت بۆ ئەوەی بێوێت ئێستا تۆ چۆن بتەوێت قوڕێکی سەناعەت بەدەستەوەی ئەم قوڕە سەناعەت بکەیتە چی؟ بکەیتە باڵندەیەک. چۆن بە وریایەوە ئیشەکەیت و ڕێکی ئەەکەیت و دنوکی بۆ دروستەکەی و باڵی بۆ دروستەکەی، یعنی لە خوشۆکێک و لە قومقومەیەک و باڵێن لە مارێک و بکەیتە باڵندەیەک، چۆن دروستی ئەەکەی؟ ئەبێ ئاواز لە ناو خانە بازدانەکانیش تەمەڵە کوێرانە بەڕێکەوتیش بووە، یعنی هیچ ئاماژە لە پشتیوەنی هەر لە خۆیەوە بەڕێکەوت و کوێرانە و هەڕەمەکیانە بازدان دوای بازدان دروست ببێت تاوەکو چی؟ تاوەکو بکاتە چی؟ ئەو چەشنەی کە گونجاوە سروشت هەڵی بژێری. نمونەیەک دێنەوە زۆر نمونەیەکی جوانە. ئەڵێ کاتێک کە تۆ ئۆتۆمبیلێکی پێیە، ئەم ئۆتۆمبیلە تووشی 100 پێکدادانە بن، چی ڕوەدا؟ ئەڵێ لەم 100 پێکدادانەی کە دروست بووە، ئەڵێ ئەوەیە ئۆتۆمبیلەکە لە 100 لاوە تووشی تێکچوون و شکان ئەبێت. گری لە 99 لاوە بابوون. گریمان ئەوەیە لەوانەیە لە یەک لایەنۆ ئەم ئۆتۆمبیلە مەسەلەن شوێنێکی خۆی تۆزە لار بوو بێ، بەم پێکدادانە ڕێبوو بێت و گریمان باش. ئەڵێ بەڵام لە خۆ کۆتا حاڵەتە ئەم ئۆتۆمبیلە نابێتە تایەر، هەر ئۆتۆمبیلە. واتە بازدان و دروستبوونی بازدان هەر چەشنەکە خۆیەتی، بەڵام چییە؟ بەڵام سیفەتێکی ناکامڵ و نائاکام و وەک چۆڵی کەمەنداوی بۆ دروستە بێت، نەکەوی بێتە چەشنێکی جیاواز کە بگونجێ لەگەڵ ژینگاوە بش. باش. زانایانی بایۆلۆجی بۆ ماوەزانی وێرنەر ئاربەر ئەڵێ چی؟ ئەڵێ تاقیکردنەوە کرا لەسەر مێشیمیوە، مێشیمیوان هێنا چەندین بازدانیان لەسەر دروست کرد مێشیمیوە. ئەڵێ بینیان لە نەوەکانی ئەم مێشیمیوە تەمان لە 800 وەچەی ئەم مێشیمیوە ئەم بازانیان دروست کرد. ئەڵێ جارێک قاچی لە ناو بڵێن لە سرێوە دەرەچیە، جارێک مەسەلەن بێباڵ دەرەچیە، جارێک هەر جار کوێر دەرەچێت، مەسەلا هەر جارە و جۆرێک کە دروست ئەبوو بەهۆی ئەم بازدانەوە چەشنێکی هەر هەمان مێشیمیوێ، بەڵام بەچی بە ناکامڵی بە کەمەندانی. باشە بازدانی هەڕەمێکی کە چەشنێک کە جۆڵە چەشنی ناکامڵ دروست کات، سروش چی لێکا بە پێی داروینی؟ سروش لە ناوێدا، کەواتەوە بازدانی هەڕەمەکی کوێرانە نابێت چەشنی جیاوازی زیندەوەران چی بکەن؟ زیندەوەران دروست بن. زانای پەرستنخواست دۆبژانسکی ئەڵێ چی؟ ئەڵێ زۆربەی بازدانەکان میوتێشنەکان چ لە تاقیگا بکرێت یان لە سروش تا ڕوو بدات، دەرەنجامەکەی کەمبوونەوەی توانای مانەوەیە، نەخۆشی بۆ ماوەییە، تێکچوونی ئەندامی لەشە. دەی کەسێک بازدانی وا بکە توانای مانەوە کەم بکاتەوە، تووشی نەخۆشی بکە، ئەندامی لەشی لەدەست بدەیت، سروش چی لێکە؟ سروش لە ناوێدا
نەک ئەوەی ئەمە پەرە بسێنێ و چەشتی نوێ و جۆری جیاوازی بکە دروست بکە. بۆیە هەڵبژاردننی سروشتی و هەڵبژاردننی سروشتی و ئازانی کوێرانەی هەڕەمەکی ناتوان پێناسەی دروستبوونی ملیۆنەها چەشنی جیاوازی زیندەوەر بکەن بۆ چونکە بە پێی بازدان ئێمە کاتێکی زۆرمان پێویستە. ئێمە وتمان بۆ ئەوەی گیاندارێ دروست بێ پێویستمان بە 1000 بازدان هەیە، 1000 بازدانی سودبەخش. ئێمە 1000 بازدانی سودبەخشە پێویستی بە 100 ملیۆن ساڵ هەیە کە تەمەنی زەوی تا ئێستا دانراوە بە 4.5 بۆ 5 ملیۆن ساڵ. وازح براکانم، ئەمە ئەڵێ بەڕێکەوت لە لێوان هەزاران بازدانە بەڕێکەوت چەندانەیەکی چییە؟ سودبەخشە. ئێمە وتمان بەڕێکەوت دروستبوون لە باسی بەڵەکانی بوونی خوددا باسمان کرد. ڕێکەوت ناتوانێت تەفسیری دروستبوونی ئەم جۆرە زیندەوەرانە بکات، چونکە ئەگەرەکانی ڕێکەوت وتمان دەتوانی 150 لەوە زیاتر ڕوو نادایتر، یعنی لەوە زیاتر تر ئەگەر نییە تەواو. ئەمەی ئەم لە دەتوانی زۆر یعنی ژمارەکان چۆن بڵێ عەقڵ نایبی. بەڵێ تیۆری پەرستاندن طبعا چۆن بڵێ وەڵامی پرسیارێکی پێ نییە. چۆن یەکەم خانەی زیندوو دروست بوو؟ ئێوە ناڵێن تەواوی چەشن و جۆرە جیاوازەکانی زیندەوەران لە یەک خانە و لە ئەسڵێکی مشتەرەک هاتووە، ئیتر لەوێەوە وردە شەجەرەی داروینی دروست بوو، چۆن دروستیان کردەوە، چۆن گیانەوەرەکان بڵاوبوونەوە و ئەمە خشۆک و باڵندەی و ئەمە دەینەسوور و ئەمە ئاویۆ بەرمائیە و تا کۆتایی. بەڵێ ئەی باشە پرسیار خانەی یەکەم خانەی زیندوو یەکەم چۆن دروست بوو؟ تەمە قسە هەیە ئەڵێن یەکەم خانەی زیندوو لە هەسارێکی ترەوە هاتووە کەوتووە سەر زەوی و کەوتووە ناو ئاو. ئەمانە کۆمەڵە تیۆر بوون، ئێستا باوی نەماوە، هەر داروینەکە خۆیان پیان چییە؟ پیان عیبە باسی کرد. زانایان هەوڵیان داوە وەڵامی ئەم پرسیارە بدەنەوە لە ڕاستیە. زانایەکمان هەیە ناوی ستەینلی میلەرە لە ساڵ 1953 لە تاقیگەیەکە هات چی کرد؟ هات وتی بزارم من ئەتوانم لە مادەی سروشتی خانەی زیندوو دروست بکەم. هات وتی لە کاتی دروستبوونی زەوی ژینگەی زەوی کە ئەم تاکە خانە زیندوی لێ دروست بوو ئاوا بووە، گازی هایدرۆجینی تیا بووە، چونکە هایدرۆجین یەکەم گازەکە دروست بووە. خوددا زان ژمارەی گەردلەکەی یەکەم هایدرۆجین. وتی هایدرۆجینێکی گرتووە لەگەڵ نایترۆجین و لەگەڵ کاربۆنا میسان و ئەمۆنیای دروست کردووە و لەگەڵ ئۆکسجینە ئاوی دروست کردووە. کەواتە گازی هایدرۆجین و ئامۆنیا و میثان و ئاو ئەمە چین؟ ئەمە ئەو چوار گازە بوون لە سەرەتای دروستبوونی خانەی زیندووە هەبوو. ئەم گازانەیەکیان گرتووە بۆ ئەوەی خانەی زیندوو دروستکەن، بەڵام ئەم یەکگرتنە عادەتەن گاز کالێک ناکا، ئەبێ چی بکەین؟ ئەبێ بە کارەباشی بوونەوەی بۆ بکەیت، تیشکی بە پیابەری بۆی ئەم گازە چی بکات؟ کالێک بکات. ئەو تیشکە چێ؟ وتی هەورە بڕۆسکە بۆ کاتی خۆی. ئەم هات چی کرد؟ ئەم هات ئەم گازانەی تێکەڵ کرد و چۆن بڵێ کارەبای بر بەناو ئەم گازانە بە ئەرکی 550,000 ڤۆڵت تێکەڵەکەی دانا تا هەفتەیەک. دوای هەفتەکە تێبینی کرد کۆمەڵە مادەی قەترانی ڕەش لەسەر تێکەڵەکە لێواری کەمەڵەکە هەیە. دوای چۆن بڵێ فەحسکردن و ئەم مادانە سەیرەکە ئەمە ترشە ئەمینیەکانن. ترشی ئەمینی یەکەی پێکاتی پرۆتینە، پرۆتینیش یەکەی پێکاتی مادە بڵێن DNA و RNA و ئەنزایمەکان و خانەی زیندوو. ئەمە بوو بەهەرە. وتیان ئەرە وەڵڵا خانەی زیندوو ئەتوانێت لە مادەی نازیندوو دروست بێت. طبعا ئەم 3 ترشی ئەمینی دروست کرد. بۆ ئەوەی خانەیەکی زیندوو لە نازیندوو دروست بێت پێویستمان بە 20 ترشی ئەمینی هەیە. ئیتر ئەمە زانایان کەوتنە چی؟ کەوتە بانگەشەی ئەم بەزمە. طبعا معلوماتان ئەم تیۆری پەرستاندنە لەبەر ئەوە پشتگیریەکی چۆن بڵێ تەقریبا باوەن سیاسی فکری هەیە، بچووکترین شت پاڵپشتی ئەم بیرۆزە بێت ئیتر ئیعلامیان زۆر گەورە ئەکرێسان نمونتان باسەکەم. بەڵام زانا جۆناس وێڵز کە زانایەکی زیندەزانی گەردیە خۆی هات گرنگێکی ئەم باسەدا کتێبێکی دانا بە ناوی ئایکۆن ئۆف ڤۆلیشن. چی تیا بڵاو کردە؟ وتی چی؟ وتی بە پێی دەستگای گرانج، ئەمە دەستگایەکە کە بایەخدار بە فیزیا و بە زەویناسی جیۆلۆژی، ئەڵێ ئەم دەستگایە ئەڵێ ئەو گازانەی سەردەمی سەرەتای دروستبوونی ژیان کە
میلەر دایناوە ئەو گازانە لە ڕاستیە لە سەرەتای دروستبوونی ژیانان نەبووە. ئەمە یەک. لە ساڵ 1995 گۆڤاری زانست ساینس، ئەمە گۆڤاری ساینس گۆڤارێکە کە توێژینەوە زانستەکانی تیا بڵاو بێتەوە، بە تایبەتیش ئەم گۆڤارە گۆڤارێکی پشتگیری پەرەسەندنە خۆی ساینس و نەیچەر و ساینتیفیک ئەمریکان و مانە کۆمەڵە گۆڤار و لایزالیشن. ئەڵێ پسپۆران چیان کرد؟ هاتن دوای لێکۆڵین و تاقیکردنەوەی بۆیان دەرکەوتیان سەرەتای دروستبوونی خانەی زیندوی ئەو کاتێک کە میلە لە باسیەکە گازی هایدرۆجین نەبووە، چون گازی هایدرۆجین گازێکی سووکە، ئەسڵا هەم لە نزیکی زەوی نەبووە. ئۆکسجینیش هەر کەم بووە. ئەی چی تیا بووە؟ دوانۆکسیدی کاربۆن، نایترۆجین، هەڵمی ئاو H2O. یعنی CO2 N2 H2O. دەیوتی ئەگەر بێ ئەم سێ گازە تێکەڵ کێکی بە دروستەکە فۆرمەڵدیهاید SCOH لەگەڵ چیە؟ لەگەڵ سیانی. سیانی بە ئایۆنەکەی باڵەنسیە. ئەی ئەم دوو گازە و تێر دوو گازی ژەهر نەردووکە. یعنی ئەم دوو گازە نەک خانەی زیندوو دروستانکە، ئەگەر خانەی زیندوو بێ ئەمەی بەرکەوێ ئەمری. کەواتە چی بوو؟ کەواتە ئەم قاڵ و چۆمڵەی هەلایان فەشەلی هێنا تا ئێستش وەکو کلااوس دۆز ئەڵێ چی؟ زیاتر لە 30 ساڵی تاقیکاری و لێکۆڵینەوە لە بنەڕەتی ژیان لەلایەن کیمیای بواری پەرەسەندنی گەردیەوە بەچی گەیاندین؟ ئەڵێ گەیاندنی بەوەی زیاتر لە قوڵی و چڕی کێشەی بنەڕەتی ژیان تێبگەین کە چەند چڕە، کە چەند قوڵە، کە چەند ئەوەیە ئێمە ناتوانین چی بکەین پێی پێبین. لە ئێستادا هەموو گفتوگۆکان دەربارەی گریمانەی تاقیکردنەوەکانی ئەو بوارە گەیشتوون بە بەنبەست، واتە ناتوانن لە خامادەی نازیندوو مادەی زیندوو دروست بکەن. ئەی داروینیزم و تیۆری پەرەسەندن چۆن ئەم خانە زیندووە کە بۆتە ئەسڵێکی مشتەرەک بۆ ئەم هەموو جەشنە جیاوازانە لە مادەی نازیندوو دروست بوو؟ وەڵام نییە. خاڵێکی تر تقریبەن لە ئەم بەشەی یەکەم شتێکمانە پێوتێ چی؟ ئەقڵنیکی هیمانەی ئەڵێ هێلکە لە مریشکە یان لەشت هێلکەیە. کامی سووتانەوان نییە؟ کامە لە کامیانە. خۆی لە ڕاستیە ئەگەر ئێمە وەکو موسڵمان سێرکەین هێلکە لە مریشکە، چونکە خۆی گەوری گیانەوەرایان دروست کردووە. وانە؟ گیانەوەرایان دروست کردووە. بەڵام ئەمە مەبەستمان چییە؟ ئێمە ئەڵێ لە ناو خانە DNA و RNA مانەیە، واتە ڕایبۆسۆم و ترشە ناوکیەکان. ئەم دوو شریتە کە بابەتێکە قوڵ و درێژە لە ڕاستیە لە حیپۆلی 12 شەباسیەکە بەهۆی ئەمانەوە ترشە ئەمینیەکان و پرۆتین دروستە بێت. بەهۆی ئەم دوو شریتەوە. وە ترشە ئەمینیەکان و پرۆتینیش بە یەکگرتنی ئەمە چۆن پێویستی بین DNA و ڕایبۆسۆمەکانیش شریتی ڕایبۆسۆمی پێویستیان بە پرۆتینە بۆچی؟ پێویستیان بە ئەنزایمەکان، ئەنزایمیش پرۆتینە بۆ ئیشکردن و دروست بوون. ئێستا تۆ دوو شتت هەیە، پرۆتینت هەیە و DNA و RNA. ئەگەر تا ئەم نەبێ ئەم نابێ، تا ئەمیش نەبێ ئەم نابێ. پرسیار ئەمەیە کامێن پێشا دروست بوو. ئێتۆڵی بە پەرەسەندە دروست بوو، ئەڵێ ئەم نیکلۆتایدانە وردە و دێکیان کردو منە ترشی ئەمینی و ئەمین ئەیجا ئەم بۆتە پرۆتین. ئەی ئەم کە تا پرۆتین نەبێ ئەم دروست نەبووە، ئەی چۆن ئەمە دروستە بێ؟ نازانم ئەگەی ئەم قسە نازم شتیان ناسەکەوان نەخەوی کورە خوشکانم ها؟ معقوڵە ئەم قسە. یعنی ئەم دوانە پێویستیان بە یەکە، ناکرێ بە پەرەسەندن ئەم دروست بوو بێ و ئەم بوو بێتە چی؟ بوو بێتە ئەوەکەی تریا. براکانم خوشەکانم بابەتێکی تر پێوتێ چی؟ بابەتێک لە بواری پەرەسەندن. ئەم بابەتە زیاتر مایکل جی بی لە کتێبی سندوقی ڕەشی داروی وروژانی. بابەتێکە بەڕاستی وەکو وڵات تەحەدایەکە بۆ داروینیزمەکان، ئەوش پێوتێ چی؟ ئاڵۆزی لێکجانەکراوە. ئاڵۆزی لێکجانەکراوە. ئیتر ناوی تریشی هەر بە کوردی بۆ دانراوە، ئەوەی من وەرم گرت ئەمەیان جوانترە لەو کتێبا بهێناوێتی. ئەم ئاڵۆزی لێکجانەکراوە یعنی چی؟ ئەڵێ بریتیە، هەر تەبعاً مایکل بی خۆی پێناسەیەەکە، ئەڵێ کۆمەڵێ بریتیە لە کۆمەڵێکی ڕێکخرا و بەشی هاوپەیوەند ئەڵێ سەرجەمیان بەشدارن لە چی؟ لە بەجێهێنانی فرمانێکە. واتە کۆمەڵی ئەندام، ئەم کۆمەڵە ئەندامە پێکەوە یەک فرمان ئەنجامەدەن.
پێکەوە یەک فرمان ئەنجام دەدەن. نمونەی بەچێ ناوەتەوە، نمونەیەکی زۆر ئاسان و سادەی ناوەتەوە بە تەڵەی مشک. ئەڵێ تەڵەی مشک لە 5 بەش پێک دێت، لە 5 عامێر پێک دێت. ئەڵێ پارچەیەک تەختەیەکمان هەیە، ئاسنێکمان هەیە، سپرینگێک، ئاسنێکمان هەیە بۆ گرتنی مشکەکە، چۆن بڵێ ئاسنی وردی ترمان هەیە بۆی سپرینگەکە بتەقێت، لەگەڵ ئەو شوێنێکە پەنیرەکە نانەکە ئەخرێتە سەری. یعنی 5 بەشە. ئەڵێ باشە ئەگەر ئەم تەڵەی مشکە من هەرێکێ لەو ئامێرانە یعنی تەختەکە لابم، سپرینگەکە لابم، ئەوەی وا پەنیرەکە خێ سەری لای بی یا ئاسنەکەی کە ئەتەقێت ئەوە لابی، ئایا ئەم ئامێرە ئیشی خۆی ئەکات؟ بێگومان نەخێ. وانە کەواتە پێک و ئەمانە دروست بوون بۆ ئەوەی یەک ئیش بکەن، کەواتە ئەم 5 ئەندامە جیاوازە ئەبێ بە یەک هەنگاو دروست بوو بێتن. ڕاستەکە ئەمێ ئەم 5 ئەندامە ئەبێ چی بێ؟ ئەبێ بە یەک ئەندام بە یەک هەنگاو چی بێ؟ دروست بوو بێتن. نابێ بە پەرەسەندن یەکەم جا تەختەکە و دوایی اینجا ئاسنەکە و اینجا سپرینگەکە و اینجا ئاسنی پەنیرەکە و اینجا ئەو ئاسنی کە ئەتەقێ دروست بوو بێ و اینجا ئەم ئەندامانە کۆبنەوە بۆ ئیشک. شتیوان نابێ. نمونە بە چی دێنێتەوە؟ نمونە بە خوێنمەین، بە قامچیدارەکان یان بە مەسەڵەن چاوی ئینسان کە کۆمەڵێ ئامێر یەکی گرتۆ بۆی کردداری بینین ئەنجام بدات، لە بیلبیلە و لە ماسوولکەکان و لە تۆڕنە و لە با بڵێن ئەوە چی پێوتێت کۆڕنەوە ئەم بابەتانێک کە ناو چاوە هەیە. باشە ئەمانە هەر یەکەیان ئەگە بە پەرەسەندن ئەم دوای ئەو دروست بوو بێت، چۆن ئەم هەمە کۆبوونەتەوە بۆی چی بکەم بە یەک جار یەک فرمان ئەنجام بدەن؟ ئەبێ ئەم چاوەکە دروست بوو بێ ڕێک چی بێ؟ ڕێک بەم شێوە دروست بوو بێ کە هەیە. هەر بۆیە داوین خۆی لە بابەتی چاوە ئەڵێ چی؟ ئەڵێ دانی بۆ داناوە لە کتێبەکەیدا لە ئەسڵی ئەنواع، ئەڵێ لە بەرچاوگرتنی ئەوەی چاو حەزەکەم بخوێنەوە دەقەکەوە خۆی وەک ئامێرێکی بێوێنە بۆ ڕێخستنی دیقەت و بۆ دووری جۆرا و جۆر، بۆ ڕێگەدان بە هاتنژۆرەوەی بڕی جیاوازی ڕووناکی و ڕێک و پێکردنی لادانی خوڵگەیی و ڕەنگی کە بشێت، ئەڵێ ئەم چاوە بشێت بە هەڵبژاردننی سروشتی بەیدابوو بێت، ئەڵێ بە دڵنیاییوە قبوڵی دەکەم کامە ئەو پەڕی نابەجێیە. هەمە خۆیڵێ. هەر بۆیە لە باسی چاو خۆی لە ئادات لە باسی پەرەسەندنی چاو، ئەو دێ باسی پەرەسەندنی جۆرەکانی چاوەکە. ئەڵێ گیاندارێ هەبوو چاوەکەی بەس پەڵەیەک بووە، یعنی بەس هەر هەستی بە هەستیاری کردووە، اینجا ئەم پەڵە زیادی کردو ئاو. وازەح براکانم، هەر خۆی داروی قسەیەکی ترەکە ئەڵێ چی؟ ئەڵێ ئەگەر بێت و بسەلمێنرێت کە ئەندامی ئاڵۆزی بەم شێوەی کە باسم کرد، یعنی کۆمەڵی ئەندام یەک بگرن بۆ یەک فرمان جێبەجێ بکەن، هەبێ ئەڵێ کە ناتوانێت بە ژمارەیەکی زۆر گۆڕانکاری بچووک ئەم ئەندامە یەک لە دوای یەک دروست بوو بێت، یعنی ناتوانێت تەختەکە و اینجا ئاسنەکە و اینجا سپرینگەکە و اینجا چی دروست بوو بێ، ئەڵێ ئەوە بە دڵنیاییەوە ئەگەر شتێکی وا هەبێ تیۆرەکەی مە شکست دێنێت. ئێستا هەیە بەڵێ ئەوە خان، ئەوە چاو، ئەوە نازانم چی، ئەوە خوێنبەین، ئەوە چی، ئەو سەدان شت، یعنی سەدان شتمان هەیە بە ڕێگەی پەرەسەندن ناتوانێ ئەم ئامێرە یا با بڵێن ئەم ئەندامە دروست بێت بۆ یەک ئیش کە لە کۆمەڵی ئەندامی جیاواز دروست بێت، کە ئەگەر یەکیانیان نەبێ ئیشەکە ناکات. دێ ئەبێ ئەم یەکە با بڵێن ئەگەر ئەندامێک لە 5 بەش بکات بێ بۆی ئیشێ بکە، ئەبێ ئەم دروست بوو بێ، اینجا ئەم، اینجا ئەم، اینجا ئەم، اینجا ئەم، اینجا ئیشەکە بکە. ئەی باشە کاتێک ئەم دوانە دروست بوو ئیش ناکە، ئەم سیانە ئیش ناکە، ئەبێ کەواتە بۆ ئەوەی ئەم ئەندامە ئیشکە هەر پێنجان لێ کاتە دروست بێتن، کەواتە پەرەسەندن یەک لە دوای یەک بوون نەما. ئەمە چییە؟ ئەمە بابەتێکە معلوماتان زانایان لە دوای تەبەن ئەم کتێبەم پیاوە دەری کرد، ئەم بابەتی تیانووسی زۆر هەوڵیاندا پێناز چۆن بڵێ خۆیان لەم بابەتە ڕزگار کەن، بەڵام هەر تا ئێسش وەک خۆی ماوەتەوە وەڵامێکی قایلکەریان پێنی. ئێستا بێنە سەر چی؟ پەرەسەندنی مرۆڤ. طبعاً داروین یەکەم جار کتێبەکەی باسی پەرەسەندنی گیانداران بوو خوشکردن برانی من. ئەی ئەم گیانداران وتیان ئاوا دروست بوو، ئەی مرۆڤ چۆن دروست بووە؟ مقۆ چۆن بڵێ قسەیە دروست بوو، ناچار بوو داروین چی بکە؟ ناچار بوو کتێبێ بنووسێ بە ناوی بنەڕەتی مرۆڤ ئەسڵ البەشەر باسی پەرەسەندنی مرۆڤ بکات. هات وتی چی؟ وتی مرۆڤیش پەرەی سندووە لە چیوە؟ لە مەیمونی باشووری.
طبعا وتي جادارك معناه بيوتي هومو أسترالوبيثيكوس طبعا تناوي أم كمالا ناوي عندنا وبمشتعنا إنسان هالسري صورة مانية من وأزانا مشهر بو أوي يشتكى جوركا هومو أسترالوبيثيكوس ئەڵێ ئەمە چییە؟ ئەمە جۆرێکی گاندار بووە 8 ملیۆن ساڵ پێش ئیسا ژیاوە بە پێکانی ڕێی کردووە بە مەیمونی باشووری ناسراوە ئەمە ئەڵێ چی؟ ئەمە ڕەچەڵەکی سەرەتای یا باوانی سەرەتای مرۆڤە طبعا قسەیەکەیە با نەڕۆکو عینی بینیکەین هەڵ کەس ئەڵێ خۆمان لە مەیمون هاتووین نەخێر مەیمون و خۆمان یەک باوانمان هەیە بە دیدی پەرەسەندن نەک ئەوەی مەیمون و ئێمە یەکێک بین یعنی ئێمە لە مەیمون و هاتبین نە ئەڵێ مرۆڤ بە پێش شەجەرەی داروینی لەگەڵ مەیمون ئەپەکان هەردووکیان یەک ڕەچەڵەکیانەیە کە مەیمونی باشووری ئۆسترالۆبیثیکۆسە وازەحە براکانم ئەڵێ ئەم ئۆسترالۆبیثیکۆسە ئەم جۆرە باوانێک کە خۆی مەیمون بوو ئەمە مەیمونی باشووری پێوتێ باوانی چییە؟ باوانی مرۆڤەکانە باشە ئێسکە پەیکەری ئەم جۆرە لە هۆمۆ پێوتێ هۆمۆ ئەم جۆرە لە هۆمۆ چەندێکی لێ دۆزراوەتەوە تا ئێستا لە ساچلی دۆزراوەتەوە لە ناوچەیەک بە شێوەیەکی جاجاش لێ شوێنانە ئەڵێ کە لە سەرەکەی کە لە سەرەکەشی وانە یعنی کە لە سەرێکی تەواو بێتەوە توانی تێنی بکەی کوتە کوتێ من وێنەکەیم بینیوە خۆیان هاتوون خەیاڵیان کردووە ئەمە ئاوابێ یعنی ئەمانیان دۆزیوەتەوە لە پاڵێکە دانا و ئیتر وێنەی فۆتۆشۆپیان بۆ دروست کردو و خەیاڵاتی علمی و ئەو هەموو ڕەسم وێنەی کە لە کتێبە زانستیەکانە هەیە بۆیان چی کردووە بۆیان دروست کردووە دوای ئەم هۆمۆ ئۆسترالۆبیثیکۆسە چی تێ؟ هۆمۆ هایبریستێ هۆمۆ هایبریست چییە؟ ئەڵێ مە 5 ملیۆن ساڵ پێش ئیسا ژیاوە یعنی هۆمۆ ئۆسترالۆبیثیکۆس بۆتە هۆمۆ هایبریست باش ئەڵێ ئەمە بە مرۆڤی پیشەوەر دادەنێ و دەستی بەکارێناوە بۆ ئیشەکان ئەمە باڵایەکی ڕێکی هەبووە قەبارەی مێشکی 680 سانتیم بووە تۆزێک گەشەی کردووە ئەڵێ گۆڤاری ساینس لە ساڵ 1999 توێژینەوەیەکی کرد وتی هۆمۆ هایبریست هەر هەمان مەیمونە کە ئێستا هەیە هیچ باوانی چی نییە باوانی مرۆڤایەتی مرۆڤ نییە و ئەڵقەی ناوەندی نێوان مەیمونی باشوور هۆمۆ ئۆسترالۆبیثیکۆس لەگەڵ چیە لەگەڵ مرۆڤە نییە گۆڤاری بایۆلۆجیای گەردی پەرەسەندن ئەمیش لێکۆڵنەوەیەکی کرد وتی بە هیچ جۆرێک ئەڵقەی ناوەندی هۆمۆ هایبریست لە نێوان مرۆڤ و مەیمونی باشوور یعنی هۆمۆ ئۆسترالۆبیثیکۆس شتیوا نییە واتە هۆمۆ ئۆسترالۆبیثیکۆس ئەم مەیمونی باشوور نەبووەتە هۆمۆ هایبریست اینجا ئەمە بێتە هۆمۆ ئیریکتۆس سەباسیەکەین و اینجا بێتە مرۆڤ ئەڵێ شتیوان نییە دوای ئەمان هۆمۆ ئیریکتۆستی هۆمۆ ئیریکتۆس ئەمەڵە 1 ملیۆن ساڵ پێشدا ژیاوە پشت ڕاستەوە بووە باڵاڕێک بووە ئەڵێ تۆزێ چۆن بڵێ مێشک و دەماغی گەورە بووە ئاگری بەکارهێناوە گۆشتی بەکار برژاندووە وردەوەتە بەڕۆ عاقلی چووە ئەڵێ گۆڤاری نێجا ئەڵێ چی لە نەیچە یعنی سروشت ئەمە هەر گۆڤارێکی هینە ئەڵێ لە ساڵ 1992 حول لە توێژنەکە دەڵێت گریمانەی هۆمۆ ئیریکتۆس بە زنجیرەی پەرەسەندی مرۆڤ ئەڵێ گریمانەییە هۆمۆ ئیریکتۆس بڵێن ئەمە زنجیرەی پەرەسەندی مرۆڤە لە هۆمۆ ئۆسترالۆبیثیکۆس هۆمۆ هایبریست هۆمۆ ئیریکتۆس تا هۆمۆ ساپیەنس کە خۆمانی ئەڵەمە گریمانی شتیوە ئەسلی نییە تەمەسەن بەڵگەی تریش دێنین دوای ئەمە چی بووە هۆمۆ سایپێنس دروست بووە هۆمۆ سایپێنس خۆمان بەڵام ئەمەشی بێتە دوو جۆرەوە هۆمۆ سایپێنسی نیاندەرتاڵەکان لەگەڵ هۆمۆ سایپێنس کە خۆمانی کە مرۆڤی عاقلی نوێی پیاوتێ نیاندەرتاڵەکان لە 200,000 ساڵ پێش ئێستا ژیاون ئێسکە پەیکەرەکان لە ئەشکەوتی ناردەتال دۆزراوەتەوە ئەمانە چین وەکو مرۆڤ بوون باڵایان بەرز بووە بەڵام چەناگیان تۆزێ چەناگیان نەبووە دانیان پێشوە دەرەوە بۆ دەمولوکیان گەورە بووە توێڵیان بچووک بووە ناوچەوانیان بچووک بووە بەڵگەی ئەوەیە مێشکیان پەلی پێشەوەی مێشکە بۆ زانیاریە کەم بووە یعنی عاقڵ نەبوون زۆر ئەمانە ئەڵێ تقریبا لە 35,000 ساڵ پێش ئێستا چییە ژیاون و لە ناو چوون بەدوایە کێ دێ هۆمۆ سایپێنس مرۆڤی عاقلی نیوە کە خۆمانی دێت کە ئەمە لە ئەڵێ ئێسکە پەیکەرەکەی لە ساڵ بۆ سرعباسیەکەم گرنگ نییە لە ساڵ 1960 زاینی لە ئەشکەوتی کڕۆماگنۆ لە فەڕەنسا دۆزراوەت قسە شەیە بە 130,000 پێشی ساڵ لە فەڵەستین و یا 120,000 ساڵ پێشدا لە ئەسیوبە بابڵێن مهم ئەڵێ ئەم مرۆڤی عاقڵ بووە باڵای بەرز بۆ 180 سانتیم باڵای بووە
توێڵی با بڵین بەرز بۆ ناوچاوی بۆ سەری بەرز بۆ هاتا مێشکی گەشەی کردووە ئەڵێ قەبارەی مێشکی 1350 سانتیمەتر سێجا بووە یانوەکو مێشکی ئێسای خۆمان توانیوێتی ڕازاندنەوە بکات لە ئەشکەوتەکانە ڕەنگ و هین بکات و ئەو ئامێرانەی بەردەستی بە جوانی دروستکەوە بیان ڕازێنێتەوە ئەڵێ ئەمە مرۆڤی چییە مرۆڤی ئێستایە باش ئایا ئەم قسە بە پێی تیۆری پەرەسەندن دروستە ئایا مرۆڤ لە مەیمونی باشووری هۆمۆ ئۆسترالۆپیسیکۆس بۆ هۆمۆ هایپلێس بۆ هۆمۆ ئیریکتۆس بۆ هۆمۆ سایپێنسی نێدەرتاڵی و بۆ هۆمۆ سایپێنس ئاوا هاتووە دوو زانامان هەیە پرۆفیسۆر چارلز ئۆکسناردی ئەمریکی و سولی زاخرمانی بەڵیتانی کە هەردووکیان زانای چین زانای گەورەن لە بواری تەشریح هەڵێن چین ئەڵێن مەیمونی باشوور زیندەوەرێکی زیندوی جیاواز بوو هیچ پەیوەندی بە ڕەچەڵێکی مرۆڤەوە نییە ئەمە یەک دوو زانایەکمانەیە ئیرنیس مایر کە خۆی کابرایەکی داروینیە یعنی خۆی باوەڕی پەرەسەنی داروینی هێڵە چی ئەڵێ بە دڵنیایی زنجیرەی دروستبووەوەی هۆمۆ سایپێنس خۆمان لە ئۆسترالۆپیسیکۆسەوە کە مەیمونی باشوورە ئەڵێ بچڕانی تێدایە و ئەستێکی نییە سێەم ستیڤن جەی گۆڵد ئەڵێ چی ئەڵێ کەمشێکی لە زانەکانی بەبەردبوو لە زانکۆی هاڤارد ئەڵێ بە ئەو بانگەشە داروینی کە گوایە سێ جۆری هاوشەوەی مرۆڤ لە ئەڵێ ئەوەی کە گوایە مرۆڤ لە ئەم هەنگاوانەوە دروست بوو بێت ئەڵێ بانگەشەیەکی درۆیە بۆ ئەڵێ چون کە سێ جۆری هاوشێوەی مرۆڤ هۆمۆ هایپلێس و هۆمۆ سایپێنس و هۆمۆ ئیکتۆس لە یەک زەمەنا بوون ئەگەر ئەمە لە یەک زەمەنا بوو بێت و بەبەردبوویان دۆزرا بێت تۆ چۆن لە یەکەوە پەرەیان سەند بووە وازح براکەن ئەم قسە ئەمە بەڵگەی چی براکانم بەڵگەی ئەوەیە مرۆڤ لە ڕەچەڵەکی مەیمونی باشوورەوە نەهاتۆ بەم شێوەی کە داروینەکان باسیەکەن ئەگەر وا بێت نابێ لە یەک زەمەنی مێژوویە وجودی ئەسکەپەیکەری ئەمانە بە یەکەوە هەبێت ئەمە یەکەم اینجا خاڵێکی تر ئایا مەسە هۆمۆ ئۆسترالۆپیسیکۆس چەند ئەسکەپەیکەری دۆزراوە تا ئێستا یەک دانێ دۆزراوەتەوە لە ساڵ چل خۆیان هاتوون وێنەکەیان تەواو کردووە فۆتۆشۆپیان بە دروست کردووە چەند ئێسکەپەیکەری مەسەر ئەڵێ ئێسکەپەیکەری هۆمۆ ئیریکتۆس سێ کە لە سەی تا ئێستا دۆزراوەتەوە کە ئەمانە گوایە ئەڵقەی ناوەندین لە نێوان مەیمونی باشوور کە باوانی خۆمانە لەگەڵ چیا لەگەڵ مرۆڤە باشە پرسیارێ ئێمە نەماوت ئەڵقەی ناوەندی وەکو داروین خۆی باسەکە ئەڵێ چی ئەڵێ بێشمار ئەڵقەی ناوەندیمان هەیە خۆ ناکرێتەوە یەک لە نێوان مەیمون و مرۆڤێکی کامڵی ئاوا یەک ئەڵقەی یادوو یاسی ئەڵقەی ناوەندی هەبێت نەخێر ئەبێ بێشمار ئەڵقەی ناوەندی هەبێت یعنی ئەم مەیمونە وردە وردە بە بازدانەکان وردە گۆڕابێت لەوانەیە بە 100 ملیۆن ساڵ لێ با بڵێن 50 ملیۆن ساڵ تەنها با بڵێن بەس توێڵی فراوە بێ مەشکی گەشەی کرد بێت تەنها پشتی ڕێبوو بێتەوە لەو نێوەندا چەند هەنگاو هاتووە ئەم گۆڕانکاری بۆیە براکانم سەر لە بەبردوەکانشە باسیەکەین یعنی بوونی ئەڵقەی ناوەند لە نێوان مرۆڤ و مەیمونی باشووریە نابێ یەکوتوان بێ ئەبێ ملیۆنە ملیارەها بێ ئەی ئەم ملیۆنەها ملیارەها جۆرەی ئەڵقەی ناوەند کوا لە تۆماری بەبەردبووە بۆ تا ئێستا تۆ لە ساچلی دانێ دوانش ئەوش گریمانەیی ئەڵێ لەوانەیە وەکو گۆڤارەکە لە گریمانەیە لەوانەیە ئەمە ئاواوە بێت جا خۆتان ببینن کە لە سەرەکەی کە ڕسمی کردووە خۆی لایەکی هەیە و لاکەیتی ڕسم کردەوە چەناکەیکی بۆ درێژ کردووە و اینجا شێوەی فۆتۆشۆپی بۆ دروست کردووە کوڕەتی بە ئەوەی کە ئەیبینێت بینەکانە لە کتێبەکان بەبەردبووەکان تەمان بەبەردبوو ئەمە بابەتێکی گرنگە لە ڕاستیە داروینەکان سەرەتا داروین خۆی وتی تۆماری بەبەردبوو لە سەردەمی منە هەژارە بەڵام لە داهاتووە تۆماری بەبەردبووەکان هێندە دەوڵەمەند ئەبێت ئەم تیۆرەی من بەڕاست ئەزانێت بەڵام تۆماری بەبەردبووەکان لە ئێستا لە ئەو پەڕیایەتی بەڵام هیچ وەڵامگوۆیەکی چی نییە تیۆری پەرەسەندنەکەی داروینی نییە بەبەردبوو چێ براکانم ئەڵێ زیندەوەران پێش ملیۆنان ساڵ لە ئێستا مردوون بۆ هۆکارەکانی ژینگەیی لاشەکەیان چیە نەفەوتاوە تێکەڵ بۆ لەگەڵ کرس و مادەکانزایەکانە و ئەو مادانە شێوەی لەشی زیندەوەرەکەی وەرگرتووە یان زیندەوەرەکان لە ناو کارەمانەکانە با بڵێ ناو لینجایی دارەکانە ماونەتۆ و ئەو لینجایە لەشی زیندەوەرەکەی پاراستۆک و کرم و مار و مێرو کرم و مێشولە و مێرۆکان
ئەمە بەبەردبووە تاوان بەبەردبووەکان گرنگە بۆ زانینی قەبارە ڕەگەز چێوە تەمەنی زیندەوەرە ئەم بەبەردبووانە ئەبێ ئەگەر ملیۆنەها جۆری زیندەوەر هەبوو بێ ئەڵقەی ناوەند وەتیا چوو بێتن لە زەمانە لە زەمانەکان بڕێکی زۆر لەو ئەڵقە ناوەندیانە بوو بینە بەبەردبوو ئێستا ئێمە ببینین زیندەوەرێک هەم سیفەتی وشکاوەکی تیابێ هەم سیفەتی ئاوی لە ناو تۆماری بەبەردبووەکانە زیندەوەرێک هەم سیفەتی خوشۆکی تیابێ هەم سیفەتی باڵندەی لە ناو تۆماری بەبەردبووەکانە ئەی ئایا شتی وا هەیە نەخێر بێگومان تا ئێستا شتی وا لە تۆماری بەبەردبووەکانە نەدۆزراوەتەوە دووەم تۆماری بەبەردبووەکان بە پێی ئەم تۆمارە زیندەوەران کە لە تاخانەوە وردە وردەگەشیان کردووە تا بە قوڵایی مێژووا بچین ئەبێ چی بێت ئەبێ زیندەوەرە چەشن جیاواز فرە ئاڵۆزەکان کەمتر بوو بێتن زیندەوەرە تاخانەکان و لاوازەکان بڵێن زیاتر بوو بێتن بەڵام ئێمە شتێکمانە پێوتێ چی تەقینەوەی کامبری تەقینەوەی کامبری ئەڵێ چی ئەڵێ تەمەن لە 520 بۆ 530 میلیۆن ساڵ پێشیسا لە ناکاو جۆرێکی زۆر یا چەند جۆری و چەشنێکی جیاوازی زیندەوەران لە یەک کاتا دروست بوو چۆن ئەزانێ لەو تەمەنەی لەو زەمەنە بەبەردبووەکانی ئەو شوێن ئەو زەمەنە چەندین جۆری جیاوازی زیندەوەرانی تیا بووە باشە ئەگەر ئەم زیندەوەرانە یەک لە یەک پەریان سەند بێ بۆ ئام هەموو جۆرە جیاوازی زیندەوەرە کە بە شێوەیەکی ڕێک و پێکەن لە ناو بەبەردبووە تۆمار کراون هەر بۆیە ئەمە وای کرد لە چی وای کرد لە کابرا ڕیچارد دۆنیز بڵێ چی بڵێ تەقینەوەی کامبری وەڵامێکی نییە ئیلا ئەوە نەبێ کە چۆن بڵێ دروستکەرێکی خوایی یعنی خوای گەورە بە یەک پاکێج ئەم هەموو چەشنە جیاوازەی زیندەوەرانی لەو کاتا دروست کردووە باش اینجا بەبەردووی مێشێک لە چاخی کۆن دۆزراوەتەوە 40 میلیۆن ساڵ پێشیسا زانا دکتۆر جۆرج پۆینار هات پشکنینی کرد بۆ ئەم مێشە بینی توێکاری ئەو مێشەی کە 40 میلیۆن ساڵ پێش ئیسا بووەتە بەبەردبوو ئەڵێ چی ئەڵێ بە شێوەیەکی ئەجگار زۆر بە توێکاری بەشی ناوەی مێشی سەردەمی ئێستامان دەچێت باڵەکان و پەلەکان و سەر و هەتا خانەکانی ناوەشی 40 میلیۆن ساڵە ئەم مێشە پەرەی نەسەندوو نەبووەتە چەشنێکی تر وانە بە بەبەردبووی قورژاڵی ناڵی ئەسب لە کۆناک چۆن بووە 250 میلیۆن ساڵ پێش ئیسا دۆزراوەتەوە ئەگەڕێتەوە بۆ کاتە بەبەردبووەکە ئێستا هەمان چییە هەمان شێوە و هەمان جۆر بۆ پەرەی نەسەند بۆیە چییە بۆیە بەبەردبووەکان تاکە ئومێدی کێ بوو تاکە ئومێدی داروینیەکان بۆ ئەوەی بتوانن چی بکەن تیۆرەکانی پێ بەقووە بکەن بەڵام بەهانەیان نەهات و هیچ چۆن بڵێ وەڵامی یعنی ئەوەی کە گوایە ناو بەبەردبووەکانە ئەڵقەی ناوەندی هەیە شتیوا نەبوو خاڵێکی تر داروینیەکان بۆ ئەوەی تیۆرەکان برەوە پێ بدەن فێڵ و درۆ و ئەمانە زۆرەکەن باشە کاتێکە تۆ تیۆرێکت هەیە قەنەعەت وایە ئەم تیۆرە ڕاستە چی پێویستەکە چاواشەی خەڵکی بکەیت چ پێویستەکات کۆمەڵێ بابەت بە شێوەی چاواشە و بە ناوی زانستەوە بە خەڵک بفرۆشیتەوە مەسەڵەن ئەگەر تیۆرەکەت بەهێزە و پایەی گرنگی هەیە ئەو لەسەر ئەو پایانە ڕای بوەستێنە و خۆی ئەمێنێت ئەگەر پایەکانی گرنگ نین وەکو هەر تیۆرێکی تر با بچێتە زبڵدانی مێژوو بەڵام ئەمە بۆ تا ئێستا بۆ تیۆری پەرەسەندن نەکراوە وتمان تیۆری پەرەسەندن تاکە هۆکارە بەدەستی مولحیدینەوە بۆ ئەوەی دەستی خوددا جەلە جەلالهو لە ناو خەڵقی زینەوەران دەرکرد تەنها ئەوە شتێکی تر نیە هاتن چیان کرد کە لەسەری بەڵتەنداون لە چیا باسمان کرد لە ئیلحاد و زانستە باسمان کرد کە لە سەرێکیاننا لە ساڵ 1912 سەری ئینسان شێوەلگەی مەموناتە چۆن بڵێ ڕەپت کرد و لە شکەوتێدایاننا لەکوێ لە بەڵتەنداون لە شەرقی ساکس لە بەریتانیا لە ئینگلتەرا ئەمە دۆزیەوە و کردیان بارا وتیان ئەمە چییە ئەمە کە لە سەری ئەڵقەی ناوەندە لە نێوان مرۆڤ و مەیمونی باشووری تا ساڵی 1953 خەڵکیان بەم بەس بە خەڵەتەن لە ساڵ 1953 دەرکەوتە کاکە ئەم کە لەسەرە لەگەڵ ئەم شەویلگا لە دوو تەمەنی جیاوازە ژیاوە کەواتە چییە کەواتە خۆیان دا لێنا بە تەزویرکردنی ئەم بابەتە بەڵام سەری خۆشیەکان لەما گۆڤاری نەیچە لە ساڵ 1954 تا ساڵە دوای تەزویرە
بابەتی بڵاو کرۆ زانین چی بوو؟ وتی 500 نزیکەی 500 توێژینەوە لەسەر ئەم کە لەسەرە کراوە. ئەم کە لەسەر تەزویرات 500 توێژینەوە لەسەر ئەم کە لەسەرە بۆی بیسەلمێنێ کە چییە کە ئەمە ئەڵقەی ناوەندی نێوان مرۆڤ و مەیمونی باشووری. ددانی کاکیلەی نبراسکا ئەمە چی بوو؟ کاکیلەیە بوو لە ساڵ 1922 دۆزرایەوە لە ئەمریکا. وتیان ئەمە چییە؟ ئەمە ئەگەڕێتەوە بۆ هۆمەکان بۆ 6 میلیۆن ساڵ پێش ئیسا بۆ هۆمۆ ئەو کاتە هایبلیس ئەگەڕێتەوە بۆ ئەو کاتە و ئەمە ددانی ئەو جۆرە ئینسانە. اینجا ئەم هەر ددانێکی دۆزیێتەوە چیەکە؟ ڕێک لە کتێبە زانستیەکانە وێنەیەکی فۆتۆشۆپی بۆ دروستەکە و ئاوە فلیمی ئەکشنی بۆ ئەمە چ پێوتێت ئەوەی بە فلیم ئەکشنەکان ئینیمەیشن فلیمی ئینیمەیشنی بۆ دروستەکە و ئیتر تەواو تۆ سەیرێکی بازانانی واقعە ئەو ددانێکی دۆزیوەتەوە. دوایی گۆڤاری نێچە بڵاوی کرد تەمان ناوی سێرکی ناویکە لە ناوە هیسپیرۆ پیسی کۆسهاڕوت کۆکیای وتیان ئەمە ناوی ئەو ئەڵقەناوەندەیە هیسپیرۆ پیسۆ کۆسهاڕوت کۆکیای تۆ هەر ناوەکەی بیسی ئەژدە تشکی سرم خلافە درۆ دەلەسم ئەو خەڵکی پێگینەکەن. دوای دەرکەوت ئەڵە دوای 5 ساڵ دەرکەوت ئەمە کاکیلەی بەراز هی مرۆڤ نییە. لە ساڵ 1970 پارچە ئێسکێکی لاران دۆزیە وتیان چی؟ وتیان ئەمە ئێسکی قەفەزەی سنگی مرۆڤی پێشینە. لە ساڵ 1983 گۆڤاری نیوێساینتیست وتی ئەمە ئێسکی دۆلفینە. بە بەردووی ئیدایان دۆزیەوە بە بەردووی ئاردیان دۆزیەوە ئیراکتیسۆسیان دۆزیەوە کورەکی ئیتر کۆمەڵێک شتیان ئەدۆزیە و ئیعلان لە پشتی چییە کرد تەڕویجێکی گەورەی پێدا. دوای سێرەکەی چییە؟ هەمووی ئاوا شتی خوافە و درۆ دەلەسەیە. ئەی باشە تۆ تیۆریەکەت ئەگەر لەسەر بنەمایە ئەمە بوو. باش پەرەسەند قسەی ئەەکەن بە ڕێزەکانە ئەڵێن چی؟ ئەڵێن ئێمە بۆچی باوەڕمان پەرەسەند نەیە؟ چونکە لە ناو مرۆڤ لە ئەندامی لەشی مرۆڤ یا گیانداران ئەندامی زیادە هەیە یان ئەندامی بێکەڵک هەیە کە ئەم یا ئەندامێک هەیە کە عەدەم التەسمیمە چۆن بڵێ دژی دیزاینە. ئێوە ئەڵێن خەڵقەویەکان یعنی ئەوانە کە باوەڕتان بە خەڵقی تایبەتە ئەڵێن خوای گەورە مرۆڤ گیاندارانی بە دیزاین دروست کردووە بە تەسمیمێکی ڕێک دروست کردووە. ئەی ئەم ناڕێکی بوو. ئەمە کەواتە بەڵگەی چییە؟ بەڵگەی هەڕەمەتیەت و بازانی کوێرانەیە. بۆی ئەم ناڕێکی هەیە. باشە ئێمە ملیۆنان جۆر گیاندارانمان هەیە. ئەوان توانوێنێت چەند نمونە 1000 نمونە بێنن لەوەی گیاندارانمان هەیە کە چییە؟ ئەندامی بێکەڵکیان هەیە. یان مەسەلەن ئەندامێک هەیە کە زیادەیە با بڵێ چۆن بڵێ ناتەسمیمیە. لە ملیۆنان جۆر زیندەوەرە بێ 1000 نمونەیان دەستکەوت بێ. ئەی 5-6 نمونەیان دەستکەوتووە. سەوەڵامەکەش باسێکی وای مامۆستا لە ملیۆنان جۆر 5-6 نمونە بەکارهێنن ئەڵێن بەهۆی ئەمەوە ئێمە باوەڕمان پەرەسەند نەیە چونکە ئەمە نەئەبوو وابوایە. یەکێ لەوانە باسی چیەکە؟ باسی تۆڕەی چاوەکە. طبعا پرسیارە پێشەوە ئەم باسکەم. خۆی ئەم پرسیارێک ئەوان دێن ڕەخنە لە نادیزانی بوونی لەشی ئەماگرن ئەبێگەم پرسیارە ئاوە هەڵگەڕێنەوە بۆ خۆیان بڵێن باشە کەواتە تۆ ئەوێ قەناعەتی وابێت گیانداران بە دیزاین دروست بوون. ئەی چۆن لە هەڕەمێکی کوێری بازانێکی کوێری هەڕەمەکیانە چۆن لە هەڵبژاردنێکی سروشتی بێئاگایانە ئەم دیزاینە دروست بوو؟ تۆ جارێ وەڵامی ئەمەم دەرەوە وانییە؟ ئەمە پێویستەکە وەڵام یعنی ئەمە پرسیارێکە لەسەر خۆیان وەڵامی ئەمەم دەرەوە چۆن ئەمە دروست بوو؟ تۆ ناڵی کوێرانەیە بە ڕێکەوتە چۆن ڕێکەوتی کوێر توانی دیزاین دروستکە؟ پرسیارەکان یەکێ لەوانە تۆڕەی چاوە ئەمە نووسینەکە بەم نووسین دوای پێتان دەم شەرحەکەی بێ بە ڕەسم بیکەم بە ڕەسمیش نەبێ لێم حاڵی نابوو. یان ڕیخۆڵە کوێرەیە. تەمان ڕیخۆڵە کوێرە ئەوان ئەڵێن چی؟ ئەڵێن ئەمەڵە پاشماوەی پەرەسەندوو بووە جاران ڕیخۆڵە بەکار هاتووە مرۆڤ گیاخۆر بووە ئەم ڕیخۆڵەی سیلیۆزی دروست کردووە مەسەلەن ئەنزیمی سیلیلەیز بۆچی بۆ ئەوەی سیلیۆز بۆ ئەوەی گیا بخوات ئەو ئەنزیمەی پێویستە کە مرۆڤ بووەتە لەوە دەرچووە ئەو ئەنزیمەی نەماوە ئەم ڕیخۆڵەش بچوو بووەتەوە و پاشماوەکەی ماوەتەوە. یان ئەوە ئێستا ماوەتەوە بێکەڵکە بۆچی لە مرۆڤ هەیە؟ زانایان لە ساڵ 2018 لە گۆڤاری پەبمید توێژنەوەیەکیان کرد کە کۆمەڵێکی زۆر پزیشکان بوو وتیان لە لاشەی ئینسان لە ڕیخۆڵەی ئینسانە جۆرها زۆر چەندین جۆری جیاوازی بەکتریای سوودبەخشەیە. ئەم بەکتریا سوودبەخشە لە ڕیخۆڵەی ئینسانە جاری وایە بەهۆی نەخۆشیەکەوە لە ناو ئەچێ. ئەی کێوە ئەکا بەکتریای سوودبەخش دروستکا بۆ جێگیرای ئەوە؟ ڕیخۆڵە باریک. ئەوە سوودەکەیەتی و چەندین سوودی تریش.
یان وتیان چی بۆری تۆ لە پیاوە بۆری تۆ لە پیاوەتیان ئەم بۆرێ بۆ ئەوەندە درێژە ئەو ڕێڕەوە بۆ ئەوەندە درێژ چ پێویستەکە کورتتر بووایە تەبیعی بوو هەمان ئیشیشی ئەکرد ئێستا کە درێژترە بۆ زانایان لە سایتی کریشن لە ساڵی 2012 بڵاویان کەوتیان چی وتیان درێژی ئەو بۆرێ بەهۆی جیاوازی گەرمای ناو لەش و ناو گونەکانە بۆی چی بکە بۆی ئەڵە چی بڵێ بە پارێزگایی تۆ لە ئەو جیاوازیە گەرمەی دروستە بێ لە ناو تورەکەی گونەکان و تا ڕێڕەوی چۆک یعنی بۆیە بەو درێژە دروست کراوە دي بابەتی قوڵترە طبعا لە مەجالی هینی ئەمە لە مرۆڤ بەس ئەم سێ نمونەیان هەیە بۆ عەلماتە تۆڕی چاو ڕێخۆڵە باریکە ئەم بۆری لە گیاندارانە نمونەیە کە زۆر بەکارێدێن و داکنیزیش زۆر ڕێچاردەقنیزی ئەویش بەکارێدێنی و پەرەسەرنەکان ئەڵەن لە حوتە قەناعەتیان وایە حوت لە چی دروست بووە ئەڵەن حوت لە ورچ دروست بووە ورچ چۆتە ناو ئاو ڕاوی کردووە دەمی کردوەتەوە وردە پەلەکانی نەماوە و بۆتە حوت ئەمە قسەی ئەوانە هەر باوەڕکە باش ئەڵێ ئەم پەلانەی دوای لە ئێسکە پەیکەری حوتە لە شوێنی حەوز و دووپەلی دواوەی گیاندار مەسەن ورچ ئەڵێ دوو ئێسکەیە بەم شێوە ئەڵێ ئەم دوو ئێسکە هیچ ئیشێکیان نییە ئەی بۆچی هەن لەوێ لەکوێ ڕێک لە حەوز و شوێنی دووپەلی دواوەی با بڵێن گیاندارە چوار پێکان ئەڵێ ئەمە بەڵگەی ئەوەیە ئەمە جاران پەل بووە وردە بە پەرەسەندن نەماوە بەڵام ئەو تۆزە پاشماوی ماوەتەوە بەڵام دوایی لە ساڵی 2014 لە گۆڤاری ئیڤۆلویشن یعنی گۆڤاری پەرەسەندن توێژینەوەی بڵاو کراوەتی ئەو دوو ئێسکە حوت بەکاری دێنێ بۆ زۆربوون بۆ زاوزێکردن ئەگەر ئەو ئێسکانە نەبێ حوت هەر زیاد ناکە زاوزێ ناکە یعنی ئەمە چییە پاشماوەی پەلەکان و پەرەسەندن نییە نەخێر ئەمە چییە ئەمە لە ئەسڵا هەر ئێستا بەکاری دێنی بۆ زیاد بوو یان ئەیان و باڵی نەعامە خۆ نافرێن باڵی بۆچی ئەمە پاشماوەی پەرەسەندنە ئەندامێکی بێکەڵک بەڵام دوایی دەرکەوت نەعامە باڵی بۆ شەڕ و بۆ ڕاوکردنی بڵێن مێینەکان بەکاردێنی طبعا ئەمانەوەی ڤیدیۆی هەیە خۆزگا بەتادەشۆ بە بتابینێ باڵی بەطریق خۆزان چییە ئەمی شەڕ هیچ نییە بۆچی هەیەتی بەطریق تەمامان گۆڤارەکان باسیەکە بەطریق کە ئەچێتە ناو ئاو باڵەکانی بۆ مەلەکردن و ئاراستەکردن گۆڕینی ئاراستە بەکاردێنی ئەمە یەک دووەم بەطریق کە لە ئاو دەرئەچێت ئەگەر تێمەتان کرد بێت دەرئەپەڕێت میتانە ئەوە بەچی ئەڵێ پێش ئەوەی بچێت ناو ئاوەکە لە بینی ئەو باڵانەیە هەوا خەز نەکات لە ئاوەکە کە ئیشی خۆی ئەکات کە ئێوە دەرچێت ئەو هەوا وەکو پەمپێک پاڵ پێوەنیە بۆ دواوە خۆی وەکو وینە دەرەچێت ئەمە ئەوەی کە ئێوە ئەوان ئەیان و پەرەسەندن ئەمانەی هێشتووەتەوە و لە پەرەسەندن ئەوەی ئیشەکانیانە بۆیە خوای گەورە فەرمێکی الذي أحسن كل شيء خلقه لقد خلقنا الإنسان في أحسن تقويم إنا كل شيء خلقناه بقدر وكل شيء عنده بمقدار وخلق كل شيء فقدره قد تقديرا صنع الله الذي أتقن كل شيء أم جاندارانا بتصميم بإتقان دروسكراولان خالقك عليم وخالقك عظيم ئەمە نییە زیادە و بێکەڵک و نازانم چی بەڵێ هەڵەشانەوەی بانگەشەیەکی خوشک و برایانی مەڵێن چی کاتەکەم تۆزە درێژ کرد لەگەڵ مازاکەن وردە بەرەو کۆتایەکی ئینشاءڵڵا ئەڵێ لە سەدا 99 زانایان باوەڕە پەرەسەندن هەیە دیارە پەرەسەندن شتێکی زانستیە بۆیە لە سەدا 99 زانایان باوەڕان پێ هەیە تۆ چۆن ناتوانین بڵێ پەرەسەندن تیۆرەیە خوڕافەیە ئەفسانەیە تیۆرێک نییە ئەفسانە و خوڕافەیەکە بزانە ئەم لە سەدا 99 واقعی هەیە فیلمێکی دۆکۆمەنتاری هەیە بنجامین ستاین پێهەستاوە لەم فیلمات چیەکە باسی ئەو کەسانە کە بوونەتە قوربانی تیۆری پەرەسەندن یعنی چی قوربانی تیۆری پەرەسەندن یعنی ئەو کەسانێ باوەڕیان بەم تیۆرە نییە ئەڵە تووشی نانبڕین دەرکردن لە پیشە لێستنەوەی پلەی زانستی بوونەتەوە هەندێکیان دادگایی کراون وەکو ئەوەی لە قوتابخانەی هینا ڕوویدا ناوکەی لە ئەمریکا لە قوتابخانەی وەڵحاناوەکەی نایەتە خەیاڵ یعنی چی ئەمە
شتیوا ئابێ بەڵێ ئەبێ. مایکل کلیمۆ توێژەرێکە لە چینەکانی زەوی ئەڵێ چی؟ ئەڵێ ئیلهابێکی فکری مایکل کلیمۆ ئەڵێ ئیلهابێکی فکری بەرامبەر ئەو کەسانە بەکاردێت کە دۆزینەوەکانیان دژی چییە؟ تیۆری پەرەسەندنە. یەکێ لەوانە دکتۆرە ڤێرجینیا ستین ماکنتیر ئەڵێ توێژینەوەیەکی بڵاو کردەوە پێچەوانەی خوڕافەکەی ئەوان بوو. ئەڵێ هێرشێکی زۆر توند کرایە سەری و لە زانکۆکەش دەرکرا. پرۆفیسۆر فلیپ جۆنس ئەڵێ خۆی پێشتر مولحید بووە ئەم کابرا، پاڵپشتی پەرەسەندن بووە. ئەڵێ دواتر باوەڕی هێناوە. ئەڵێ پرسیارێک لێک ئەڵێ بۆچی زۆر بنینەی زانایان ناتوان جیاتی خۆیان بۆ پەرەسەندن ڕابگەیەن کە لە کاتێکە ئەم تیۆرە بنەماکانی داڕوخاوە. ئەڵێ زانایان ناتوان بکەن لە ترسی لە دەستانی پێگە و شوێنەکانیان، لە درسی نان بڕاوکردنیان، لە داهاتوودا پشگیریان ناکرێت بۆ توێژینەوە. عاقب سەرنجامیشیان دەرکردنە لەو جێگایە و نانبڕینێتی. جیمی ستور پرۆفیسۆری کیمیایە لە زانکۆی شیکاگۆڵە چی؟ ئەڵێ ئەو زانانەی بڕوایان بە پەرەسەندن نییە، ئیمزایان کردووە و ڕەتیان کردووەتەوە مامەڵەیەکی زۆر نادادگەرایان لەگەڵ دەکرێت و بە دوورخستنەوە سوکایەتی پێکردن. بۆیە وتەی کۆتاییم ئەم جیمستورە ئەڵێ بۆ زانایان بۆ ئەو کەسانە ئەیانەوێ لە پیشەکانە بمێننەوە بڵێن تیۆری پەرەسەندن دروست. مایکل ئیگنۆر ئەڵێ بەس لەبەر ئەوەی وتومە ئەم پیاوە من ڤیدۆکەیم بینیوە بەس لەبەر ئەوەی وتومە لە زانستی پزیشکی پێویستمان بە تیۆری پەرەسەندن نییە بۆ ڕافەی بابەتەکان. ئەڵێ لە زانکۆکە دووریا ئەڵێ لە زانکۆکە پیاوتم چی دیان بەخۆمە کاتی خاننشینکردنی هاتووە، یعنی کاری دەرکردنی هاتووە. جێری بێر کە خۆی زانایەکی بایۆلۆجیە ئەڵێ لیستێکی 3000 ناولایە 3000 زانا باوەڕیان بە تیۆری پەرەسەندن نییە نایەوێت ئاشکرای کرد. بۆ چونکە سیستیمێکی جیهانی لە پشتی جیهانی ئیلحادی لە پشتی ئەم بابەتەوەیە، هەر توێژینەوەیەک هەر زانایە دژی بێت ئاوای لێ یەکەن. ئێزانەش خۆی تووشی نانبڕی ناکە کاکە لە پەرەسەندن تەواوەتەوە. ئەو لە سەدانەوە نۆ ئەمەیە. وازە براکانم قسەی کۆتایی دیدی ئیسلام بەرامبەر پەرەسەندن. ئایا من و تۆی موسڵمان چۆن باوەڕمان بەم بابەتە هەبێ؟ ئایا ئەم بابەتە لەگەڵ ئاینی من و تۆ یەکانگیرە یەکانگیر نییە؟ بێگومان یەکانگیرە. بێگومان چییە؟ یەکانگیرە. تەمەن ئیسلام ئاینێکە خۆی گەورە لایەن خۆی گەورەوە هاتووە. زانستیش بابەتێکە یاساوسکان و یعنی دانرا خاوەنی زانستیش خودایە. با شتەکە ساده بکەمەوە. ناکرێت خوددا دوو شت بەیەکەوە بنێرێ و بدانێت پێچوانیەک بن. کەواتە بابەتێکی زانستی چەسپاومان نییە لەگەڵ چیە؟ لەگەڵ ئاەتێک نەسێکی سەریحەیەک بگرێتەوە. دەی بە پێی تیۆری پەرەسەندن ئەگەر ئەمە بیردۆز بێ و چەسپاوە بێ لەگەڵ قورئانە دژە. چۆن؟ بەو خاڵانە. یەکەم ئەو باوەڕی وایە مرۆڤ لە باوانێکەوە هاتووە، واتە باوکە ئادەم بە خەڵقی تایبەت نهاتووە بەڵکو لە باوانێکەوە هاتووە. بەچی؟ بە پەرەسەندن. ئەی خۆی گەورە فەرمێ چی؟ خۆی گەورە فەرمێ چی؟ إن مثل عيسى أفرمي قال يا إبليس ما منعك أن تسجد لما خلقتني بيدي، أو كما قال أتكم غلط نخرين بيته والحق. لما قال يا إبليس ما منعك أن تسجد لما خلقت بيدي، أي إبليس بو سجد نابي بو أو آدمي بدو دسي خم دروسم كردوه. آية كان بيشوتر خير معنا خواي قولا القرآن أفرمي شي آدم مالك دروس كرد وخلق الإنسان من طين إن جاء إنا خلقناه من طين لازب إن جاء ولقد خلقنا الإنسان من صلصال من حمأ مسنون وتواضع طين لازب يعني قريكي شمبلي لينج حمأ مسنون واتاتشي واتا قريكي رشي ترشاوي الرق إن جاء أم قرى رشر ترشاوي ما تشي كرد فإذا سويته كرد معنا هيكلي آدم ونفخت فيه من روحي لا روحي خو عن أو من روحي يعني بتشريفه نكلا روحي خوا أو بتشريفه روح ما كرد بني كواتب في قرآن آدم خلق كراوة لنبون يا لخوالوا إن جابوا إنسان نك أو إلى باوانك ودروزو بيت والله تيوري برسنالة شيء لباوانا دروز بو كواتا آدم لتشتي مروفيك
لە مرۆڤێکی ترەوە یا لە هۆمۆیەکی ترەوە دروست نەبوو. دوو ئەوان ئەڵێن خەڵقەکان لە بازدانی کوێری بێمەبەست و ئیرادەوە دروست بووە، واتە دروستبوونی چەشنە جیاوازەکانی گیانداران بێمەبەستە. بەڵام خی گەورە فەرمێ چی؟ ئێوەمان خەلەقت الجینە والئینس ئیلا لیعبودون، یعنی بێمەبەستیان دروست کردووە، بێمەبەست نییە. ئەوە دوو. ئەوان ئەڵێن خانەی زیندوو لە خانەی نازیندووە دروستە بێ، بەڵام خی گەورە فەرمێ چی؟ إن الله فالق الحب والنوى يخرج الحي من الميت. وخوای ئەماکە ئەوان ئەڵێن سروشت هەڵدەسێ بە جیاکردنەوەی چەشنەکان و هێشتنەوەیان، بەڵام خی گەورە فەرمێ چی؟ یودەبر الأمر، ئەوە خوایە ئەو کارانە ئەکات، ئەوە خوایە چەشنە جیاوازەکانی زیندەوەران دروستەکا و ئەیان بجێنێ لەگەڵ چیا؟ لەگەڵ ژینگەکانە. ئەوان ئەڵێن مرۆڤ لە یەکەم جار ناعاقڵ بووە، وردە وردە تا مرۆڤی عاقڵ دروست بووە، بەڵام خی گەورە فەرمێ وعلم الآدم أسماء كلها. واضح براکانم؟ ئەمە ئەوان ئەڵێن مرۆڤ و گیانداران هیچ جیاوازەیەکیان نییە، یعنی هیچ پایەیەک هیچ ڕێزێ نییە بۆ مرۆڤ لە چاو مەیمونێکە، لە چاو گوێ درێژێکە، لە چاو مشکێکە. بۆ چونکە ئەڵێ ئەمە هەردووکیان هەر بە پەرەسەندنێکی کوێرانە هاتوون. مرۆڤ چۆن بڵێ جۆرە ئاوازەکەی پەرەسەندنە، یان با بڵێ مشکێک یا مێشێک جۆرە لاوازەکەی پەرەسەندنە، نا ئاوازەکەی پەرەسەندنە، واتە هیچ فەرقێکمان نییە. بەڵام خی گەورە فەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادم وحەمەلناه على في البر والبحر ورزقناه من الطيبات وفضلناه على كثير مما خلقنا تفضيلا. واتە ئێمە فەزڵمان هەیە بەسەر گیاندارانی ترا، ئێمە دیدی پەرەسەندنی هیچ فەزڵێکمان نییە، تەنها چییە؟ تەنها هەنگاوێکی زیاتری پەرەسەندنی. واضحە؟ ئەمە وەک وەتایەکیش. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك.